سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ وەختەوەرم کە ئەمڕۆژ لا پرۆگرامی نوێدا لەگەڵ هاوکارم شوان با کۆمەڵێک تەور و بەرگە و بابەتینەوە هاتوونەتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیداخان بە ناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لە پرۆگرامی پەیامی ڕۆژ باس لە بابەتێکی زۆر گرنگەکەین لە بەشی یەکەممانە ئەویش زیادبوونی دیاردەی کوشتن و تاوانەکان بابزانین دەستمان لە چی هەڵگرتووە ڕۆ پێچوین کە کۆمەڵگاکەمان بەم شێوەیە ئەمەندە دیاردەی کوشتن و تاوانی قێزەوان زیادی کردووە لە بەشی دووهەمی بەرنامەکەشمانە بەرەو وەرزی گەرمایەکی بەتین و خۆرەتاوێکی زۆر بەهێست دەڕۆین چاوەکانمان زۆر زیانی بەردەکەوێت بابزانین چۆن پارێزگاری لە چاوەکانمان بکەین بە تایبەت لەو بارەدۆخ و وەروە ئەو دیاردەی خۆڵبارینش کە ئەمساڵ ڕێژەیەکی زیاترە چۆن چاوەکانمان بپارێزین. لە بەشی سێمی بەرنامەکەشمانە میوانێکمانە بێت بۆ قسەکردن لەسەر باڵاپۆشی وەروا و ڕێکارانە و ڕێگایانی گیران و تەبەر کەوا خانمان زیاتر وشار بکرێنەوە ئەنەی باڵاپۆشنین بەرەوە ڕاستەی باڵاپۆشی بڕۆ. بەڵە بەرزان لەگەڵم سێتەوەرە سەرکێشدا کۆمەڵەیەک بەرگە و بابەتی دیکەمان دەبێت وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای بڕگەی کەشوهەوە فەرموون با پێکەوە بینێت. دووبارە سڵاوتان لەبێ ئایزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمان دەمانەوەی قسە و باس لەسەر دیاردەی کوشتن و تاوان بە دیاریکراوی کوشتن قەتڵ دەبینین لە کۆمەلگای کوردی بەداخەوە ئەم دیاردەیە زیاد لە پێویست زۆر بۆ ڕۆژانە هەواڵی دڵتەزێنە بیستی بابزانین بۆچی کۆمەلگا بەمان ڕاستە ڕۆیشتووە و ئێمە بڕیارە کۆمەلگایەکی موسڵمان بین و پەیڕەوی ئاینی پیرۆزی ئیسلام بین بابزانین لە ڕوانگەی شەرعیەوە کوشتنی کەسێک تاوانەکەی چییە وەروەها شەرع چۆن قسە و باسی لە کوشتن کردووە جاگەر بە سوتفە بێت یا خودت بە دەستیان قەس کەسێکی تر بکوژێت بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شاخەوان سیام منسووری زانایانی کە لە ڕاستە خۆ لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە کاک دکتۆر زۆر بەخێر بن. کاک دکتۆرەکە ڕاستەخۆ لەوە دەست پێ بکەم زۆر بە سادەیی بپرسم لە ڕوانگەی شەرعیەوە حکمی کەسێک چییە کە کەسێک بکوژێت ئەم پرسیارەش مەکەمە دەواازەیەوەی کە بۆچی ئەم دیاردەی کوشتنە ئەوەندە زۆر بۆ لە کۆمەلگای ئێمەیە کە بڕیار بە کۆمەلگایەکی موسڵمانیش بین. بەناوی خوای بەخشندە و میهرەبان دەستی جەنابیشتان خۆش بێت. دیارە بابەتی کوشتن بابەتێکی زۆر حساسە لە شەریعەتی ئیسلامدا بۆیە یەکێکە لە تاوانە گەورەکان ئەنی ئینسان چۆن بتێکدانا لە ماڵ و لە جاتی خوا ئەی پەرستێت چۆن ئەچێت لە هندستان مشکێکە بەخوا خوا پەنامان بە شتێکی تر ئەپەرستێ لە جاتی خوا تاوانی کوشتن ئاوایە ینی لە ڕووی ئەوی کە کەبائیرە گەورەیە هەردووکیان کەبائیرن یانی یەکێکن لە گوناحە گەورەکان هەم شرک بۆ خوای پەروەردگار و هەم قەتڵیش جا ئەم قەتڵا گەر ئینسان یەکێکی تر بکوژێ یان ئەگەر خۆی بکوژێت هەر یەک شتە چونکە قەتڵ هەر ئەوە نییە کە تۆ بڕۆی خەڵکێک بکوژی جاری وایە خۆتە کوژیت ئەمەش قەتڵە
یان جاری وایە ڕاستەوخۆ تۆ قاتڵ نیت ناڕاستەوخۆ قاتڵیت مەسەلەن ئەمر دەرەکە یەکێک بکوژیت دەستی لە پشتی ئەمر دەرەکەی ئەمەیش لە ئەثەراتوە تاوانی قەتڵەکە 100 بەش بێ 60 بەشی بەس بەرەماکەوێت بەس ئەوەی فەرمانەکە ئەوەی فەرمانەکەکات کە زۆر جار ئێمە ئەو کەسەی کە هۆکاری قەتڵەکەیە زۆر جار نایبینی دکتۆر ببوورە ئەو هۆکارە بە هەر شێوازێک بێت تەنها مەبەستمەوە کە ئەوە نەبێ فەرمان بکا بە کوشتنی کەسەکە لەوانەیە لە کێشەیەکە کەسێک دەستی هەبێت ینی لەوانەیە قسێ بکە ینی لەسەر کەسێک شتێ بکە کەسێکی دیکە ببێتە هۆکاری ئەوە بیکوژێت طبعا ئێمە کاتێک ئەڵێن کەسێک دەستی هەبێ یعنی ئەم کەسە بە مەبەست هەدەفی بێ ئەو ئینسانە بکوژێت ئەگەر ناتۆ جاری وایە لە سوڵحەکەی لە سوڵحەکەی قسەیەک بە جۆرێک لە زارت دەرەچێت قەناعەت وایە بۆ مەسلحەتی سوڵحەکەیە بەڵام ئەم قسا بێتە هۆکاری کوشتنی کەسێک ئەمە گوناحبار نابیت چکە تۆ مەبەستت کوشتن نەبووە لەم قسەیە لەم گەیاندنی ئەم پەیامە بەس سوڵح بووە جا بۆیە ئەو کەسەی کە ڕاستەوخۆ بە سەراحەت مەبەستی بەو قسەوە بەو کردارە ئەوەیە کە بەرامبەرەکەی بکوژێت بە فەرمانی پێتەکە جا ئەمە ئەگەر ئینسان خۆی قاتڵی کەسێکی تر بێ یا خود ئینسان خۆی قاتڵی نەفسی خۆی بێ یا خود ئینسان لە پشتی پەردەوە قاتڵ بێ قاتڵی ڕاستەوخۆ نەبێ هەرسێک لەمانە گوناحن قورئان باسی کردوون قورئان باسی کردوون ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم ئەم ئینسانە خوای تەعالا بۆ ئەوەندە بەتوندی سزای بۆ دانا فەرموویەتی پاداشت بۆ سزاکەی جەهەنەمە چونکە ئەم ئینسانە بە کوشتنی کەسێک و ناوەستێت ئینسان ئەگەر فێری کوشتن بێت جاری وایە سیاست بەکاری ئێنێت دەوروبەر بەکارێنن بۆ کوشتن بە پارە خەڵکە کوژێت ئەمڕۆ لە وڵاتی ئێمە کۆمەڵە خەڵکێکی بە پارە خەڵکە کوژن پارەیان بەرێ خەڵکت بۆ کوژن بەداخەڵ جا بۆیە قورئان فەرموویەتی هەر کەسێک بکوژێ ئەوە پاداشتەکەی جەهەنەمەوە لە قیامەتە ئەو پاداشتی قیامەتیە تۆبەکردنی نییە ئەمە پاداشتی قیامەتیە ئەمجا ئایا تاوانی دنیایی چییە و ئایا کەسێک تەوبە بکات تەوبەکەی قبوڵە تاوان بەشێک لە سەحابە وتیانە قاتڵ تەوبەی قبوڵ نییە وتیانە ئەو کەسێکی قاتڵە تەوبەی قبوڵ نییە چونکە ئەم ئینسانەکە ئەو ئینسانەی کوشتووە تەواو ئینسانە نەماوە گەرنی ئازاکات و جارێکی تر بڵێن تەواو بەڵام نەسی قورئان وانە ئاڵێت نەسی قورئان باسی ئەومان بۆکە کە ئەگەر هەر ئینسانێت تاوان بکات ئینسانێک گوناح بکات دەرگای تەوبە واڵایە ئینسان ئەتوانێت جارێکی تر بگەڕێتەوە بە مرجێگەر نەکوژێت جاریەوە ئینسان کەسێک ئەکوژێتەوە وانە ئەگەر ئەم کوشتنەوە بە پێی یاسای شەرع بێواتە لە بندیوارە نەیکوژن کە باس دەکەین بە قیساس بێ ئەوە بێتە کەفارەتی قیساس کەفارەتە یعنی ئینسانێکی بە بۆ قیامەتی بەڵێ بۆ قیامەتی بۆیە قورئانی پیرۆز چۆن فەرموویەتی كتب عليكم الصيام ئاواش فەرموویەتی كتب عليكم القصاص في القتلى الحر بالحر والعبد بالعبد والأنثى بالأنثى زۆر باشە زۆر بەڕوون ینی هەر کەسێک بکوژێ جاگەر ئافرەت بکوژێ ئەگەر ئازاد بکوژێ ئەگەر حڕ بکوژێ ئەمە دەربارەی کوشتن ئەبێ قیساس بێ کە ئەم قیساسە بەڕاستی هۆکارێکە بۆ گردنەوەی ئەوەی کە کوشتن و بڕین زیاد بکات لە زۆر باشە کەواتە کاگتوەگەر پێشوی ینی دوای لەسەر ئەوەی کە بچینە بوردەکاری لە ناوبردنی کەسێکەوە کۆمەلگای ئێمە کە بڕیار بێ سەر و سەد و ئەوەندەمان مسلمان بین پابەندی ئاینی پیرۆزی ئیسلامین وایانی پیرۆزی ئیسلامیش بەم شێوەیە باسی لە ناوبردنی کەسێکی کردووە کە چەندێک تاوانێکی گەورەیە و لە گەورەکانە بۆچی کۆمەلگای ئەمە بەم ئاقارەیە ئەڕوا بۆچی دیاردەکانی لە ناوبردنی مرۆڤەکان ئەوەندە زۆرە بن بە شێوازی ناشرین تریش دەستمان لە چی هەڵگرتووە دەستمان بە چیەوە گرتووە و کۆمەلگای ئەمە بەو شێوەیە ئەوەندە ئازادانە و ئازایانە خەڵکی هەڵەسێ بە لە ناوبردنی بەرامبەرەکەی بەبێ بیرکردنەوە نە لە دنیانە لە قیامەت تۆبەن ئێمە ئەگەر تەماشاکەین زۆربەی هەرە زۆری هۆکارەکانی کوشتن لە ئەوروپا و لە وڵاتانی مسلمانانیش ئەگەڕێتەوە بۆ پابەندنەبوون بە شەراوە ئەنی هەموو بابەتەکانی بۆ نمونە ئێستا یەکێک لە ئەسباب و هۆکاری زیادبوونی کوشتن و بڕین نەبوونی تۆڵێ ئەگەر کەسێک بکوژێ
تۆڵەی لێ بکرێتەوە بکوژرێتەوە لە جێگایەکی شاردا هەڵبواسرێت یەکدانە ڕۆژەڵی واسن هەر کەسێکە بینە دەرسی وەرەگرێت کاتێک ئەم یاسای تۆڵەکردنەوە یەکێکە لەو یاسایانەی کە گۆڕانکاری بەسەرانە لە کە یاسایەکی سەوابتی قورئانی و شەرعی ئیسلامی پیرۆزی سەوابیتە بە نەفسی ئیلاهی نەدراوەتە دەست پێغەمبەری صلی الله علیه وسلم مەسئلەی کوشتنەوە نەدراوە دەست پێغەمبەر تەنانەت بۆیە ئەگەر کوشتنەوە هەبێ قورئانە فەرمێ چی وەلەکم في القصاص حياة يا أولي الألباب فەرمێ ئەی خاوەن عەقڵەکان ئەی خاوەن ژیرەکان لە کوشتنەوە تۆڵەدا ژیان هەیە یعنی کەسێکە کوژێ ئەگەر بکوژرێتەوە ئەم ئینسانە جارێکی کەسێکی تر ناکوژێ ئەگەر تەسبیحێک بچڕا زوو بیگریت دەنگەکانی تری نایەتە خوارە بۆیە کۆمەلگا بۆ وای لاتەوە یەکەم پابەند نەبوون بە شەریعەتی ئیسلامەوە جا ئەمە لە تۆڵە سندنەوەیە بێت کە بەڕاستی ئەمڕۆ نەماوە بە ناوی مافی مرۆڤەوە بە ناوی دیموکراسیەوە بە ناوی ڕۆشنبیری فکریەوە باشە کەسێک عیلێ قەتڵ و عامەکە لە ڕۆژی جەژنە ئەم کەسە بیری لەوە کردووە کە ئازادی یەک عیلە وڵاتێکی خستۆتە خەم و پەژارەوە بەس تۆ بیر لەو کەسە بکەیتە بڵێ وەڵام کەسە نابێ بکوژرێ بۆ چونکەمە تونند و تیژیە ئەی تونند و تیژی نیە عیلەیەکی لە ناو بردووە کاکە بۆیە ئەمە نەکوشتنەوە تۆڵە نەسەندنەوە هۆکارێکە هەر کاتێک جێبەجێ کرا کوشتنەوە کەمە بێت لە هەموو سەردەمی پێغەمبەردا صلی الله علیه و آله وسلم لە 10 ساڵ حکومڕانی شاری مەدینەدا هێندە یەک مانگی کوردستان کوشتنەوە بڕین نەبووە یەک مانگی کوردستان کەواتە مامۆستا بۆچی مامۆستایانی ئاینی زۆر لەسەر ئەم قەزیە کە دەزان لە هەرێمی کوردستاندا ئەوەنە کوشتن و بڕین هەیە بۆ هەوڵ نادەن کە زۆربەی وتارەکانیان باز لە کوشتن بکرێت کە خەڵکی ئاگادار بکرێتەوە کە تاوانەکەی تاوانێکی گەورەی لەوان ئێستا کەسانێکە بن کە لەوە تێ نەگەن کە قەتڵ تاوانێکی گەورە بێت جوانە وەڵی طبعاً ئەوەندە بابەت زۆرە مامۆستایان لە هەموو لایەنێک باسییان کردووە ئەوەی کە مناگەدارم بەڵام زۆربەی و کەسانی قاتڵ نایەن بۆ مزگەوت بۆ زانیندا زۆربەی و کەسانی کە قاتڵن نایەن بۆ مزگەوت بەڕاستی ئاهلی مزگەوت نین بەڵام ئەم مانایەوە نییە کە باس نەکرێت مانایەوە نییە بۆیە ئەم مەسەلەی تۆڵە نەسەندنەوە هۆکارێکە بۆ زیادبوونی کوشتن پاشان ئەگەر تەماشاکەین بابەتی مخدرات و ئەم بابەتانی کە ئینسان سەرخۆشەکە کابرا شەوتانی وەشە و خەریکی خواردنەوەی خۆی سەرخۆشەکە لە دەرەوە ئێدێتەوە خێزانەکەی کوژە پێشەکەنێت بۆ چونکاکەی لە خۆی نییە دێ بەدەستی خۆی عرەقی خواردووە خێزانەکەی کوژە مناڵەکەی کوژە پێکەنێ بە دیارەوە هەر نەشزانێت تاونە تا دێتەوە هۆش خۆی ئەم بابەتی مخدرات و ئەمانەش هۆکارێکن پاشان بەداخە وەسایلی ئیعلام کەناڵەکان یعنی لە هەندێک لە کەناڵەکانە فلیمێک عەرض ئەکرێت ئەو کەسەی کە زۆرترین کەسە کوژێ خۆی ناکوژە بەتەڵ فلیمە ئەم ئینسانە بەتەڵ فلیمە ئیتر ئەم منداڵەش حەزەکە بەو شێوازە بەتەڵ فلیم بێکاک بەو شێوازە بۆ شێوازی ئەو ئینسانە کە لەو فلیمەدایە ئەم فلیمە لێ درێ و فلیمە بڕۆ کەناڵەکان تەماشاکە ئەگەر بتەوێت تەماشای فلیمکەی لە کوردستانە 24 ساعت تەماشای فلیمەکەی لە کەناڵەکانە لە کەناڵ ناوخۆیەکانە ئێمە کارەساتە بەڕاستی بۆیە ئەگەر تەماشاکەین ئەبینین ئەم منداڵە کە لە ڕادێ لەسەر کوشتن و بڕین و یاریێکی بۆ بجی لە بەردەسایە ئەم یاریە بە ئەنواع و ئەشکال شێوە خەڵکە کوژێت هاواری لێ بەرز دەبێتەوە یعنی وای لێ دێ کە دەنگی هاوارەکەش لە مێشکیدا ئەچەسبێ زۆر ئاساییە بەلایەوە خوێنەکەش ئەبینێ لە یاریەکە پێم وایە ئەمە خوێنی بینینی خوێنش ئاسایە بێ بەڕاستی بەلایەوە بۆیە ئەم وەسایلی ئیعلام و ئەم شتانەی کە مۆبایل و ئەمانە هۆکارێکن بۆ زیادبوونی کوشتن باماشێ ئەو هەموو ڕووداوانەی ئەو هەموو کوشتن و بڕینە ئەمە تا چەند کاریگەری دەبێت و دەبێتە هۆکارێک بۆی کەوەکو چاولەگەری لە ئاتوانی بەڕاستی طبعا ئێمە لە شەرعدا بۆ زانین دیەکێکی تر لەو بابەتانەی کە باسەکرێن نەک ئەوەی کە هەواڵ و لەسەر کوشتن بەڵکو باوک باسی ئەوە بکات کە باپیری کەسێکی کوشتووە باسی مامی بکات کە کەسێکی کوشتووە باسی ڕووداوێکی بۆ بکات تەئسیری لەسەر ئەو بیرکردنەوە ئێوە منداڵا بێت پاشان ئەگەر تەماشاکەین کەناڵەکانی خۆمان بەداخەوە یعنی ئەو کەناڵی کە زۆر پرۆفیشناڵە ئەوەیە کە زووترین کات تاوانی کوشتنەکە بڵاو کاتەوە یعنی جاری وایە کاکە کابرایەکی کوشتووە کورە کاکە کابرایەکی مردووە لە لافاوە مناڵەکەی مردووە تێگەشتی ئەم کەناڵاونە بێشەرم بێ بڕوە کۆمەڵە پرسیار بوو ڕوژێنێ ئەمە چۆن مرد چۆن کوشتت
چۆن نەتکوشتەوە جاری وایە کەناڵێک لایەنێکی دیاری کراوە چێ قاتڵێنێت ئەیبا دەشەر شوێنی قەتڵەکە چۆن کوشتت چۆن فیشەکەت پێوەنا وەڵا ئاوا پێمۆنە ئەی چی کرد پرۆگرامێکی فێرکاری لێ بەڕاستی کاکە منداڵەکانی ئێمە پەروەردابن لەسەر ئەمە پەروەردابن بۆیە ئەمە هۆکارێکی تر لە هۆکارەکان کە ئەبێ زۆر جار ئێمە ئاگداری بین زۆر جار مناڵەکانمان نێڵی تەماشای ئەو کارە ساتانە بکەین هۆکارێکی تر لە هۆکارەکانی کوشتن لە کۆمەلگای ئێمەدا کە یەکەم کوشتن لەسەر ئەشدا ئەو هۆکارەکەی بۆ بابەتی حەسوودیە ینی تۆ تەماشاکە قورئان باسی دوو کوڕەکەی ئادەم و حەواکە هابیل و قابیل لەبەرەوەیکیان کردەوەیکی چاکی کردو خوا لێ وەرگرتەوە ئەوی تریان لێ وەرنەگیراوە نێتی باش نەبووە چۆ براکەی کوشتووە بە بۆنی سەبەبی حەسوودیەوە ئەمڕۆ کابرا حەز ناکە خەڵک لەو دەوڵەمەندتر بێت حەز ناکە مسلمانە بێ حەسوود بێت مسلمان بتێوە نەتەوێت حەسادت لە مسلمانە هەیە بەڵام وەکو ئیمامی ئیبن تەیمیە فەرمێ مسلمان دەری نابڕێ بەڵام ئینسانی تاوانبار دەرێ بڕێت مسلمان نابێت دەری بڕێ ئەگەر حەسادەتی شیە بوو بەرامبەر مسلمان نابێت دەربێت لەگەڵەوەی گوناحێکی گەورەیە یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ حەسوودی تأكل الحسنات کردەوەی ئینسان ئەخوا لە ناوێ بە وەکو چۆن ئاگرێک دار لە ناوە بات کە ئەیسووتێنێت کە گەڕێک ئاوا چاکە لە ناوە بە چاکە ئینسان بۆیە ئەم حەسوودیە لە کۆمەلگای ئێمەشدا زۆر جار هۆکاری کوشتن بۆ کاکە یعنی کابرا لەسەر ئەوەی کە لەو دەوڵەمەندترە لەسەر ئەوەی کە لەو چاکترە لەسەر ئەوەی کە لەو ناوبانگی باشترە لەسەر ئەوەی کە ئەرزی لەو زیاترە لە ئینەکە یعنی زۆر جار خەڵکی کوشتووە ببوورە بێسەبری تا چەند کاریگەری ئەوەیە چکە لەوانەیە حەدەسێکی بەسیط ڕووداوەڵە تەحاملم نەما و کوشتم طبعا ئێمە کە کاتێ باسی پابەندنەبوون بە شەریعەتەوەکەین لەواچێ هەموو بەشەکان بگرێتەوە هەموو بەشەکان بگرێتەوە جاری وای ئینسان بەهۆی بێسەبریەوە بەهۆی بێتەحەمولیەوە هەڵەسێ کەسێکە کوژێت ئەوە زۆر جار ڕووی داوە ینی زۆر جار ڕووی داوە کابرا مەسەلەن ئافرەتێکیان تەلاق دراوە زۆر جار شتێکی نامەحرەمی بە خێزانیەوە بینیوە یان بە کەسێکەوە بینیوە هاتووە لەسەر ئەو تووڕێی کەسێکی کوشتووە زۆر جار لە کۆمەلگای ئێمەدا بەڕێزان ئافرەت کوژراوە لەسەر شەرەف کە بە ناوی شەرەف و نابێت کەس بکوژێتەوە بنەوە شوکی کەلەوەگارەکان ئافرەت کوژراوە لەسەرەوەی کە باوکی بینیوێتی وەڵام لەگەڵ فڵان کەسە ئیشی ناشەڕێ کردوای فەحشیان کردووانە بووە ناوانە بووە هەر لەمسیش نەبووە ئەنی دەست لێدانیش نەبووە لە فەحسا دەرکەوتووە ئەمە قوربانی بووە مافرەتە بەڵام دوای چی دوای کە ئەم ئینسانەی کوشت ئەم کوشتنی بە ناوی شەرەفەوە باوکێک کچەکەی کارێکی خراپەکات یان گومانی وایە یان خێزانەکەی نامەیەکی بۆ دەیتر ئەم ئینسانە ئەوەندە تووڕاوێ بە ناوی کە من کەسایەتیم لە کەدار بووە من شەرەفم شکاوە هەڵەسەی کوژێ کاکە کوشتن ئەگەر ئەو ئافرەتە گریمانیان ئەم پیاوە زیناشی کرد بۆم گەنجە خۆ نابێ بکوژراوە ڕاستە کاک زۆر بابەتێک هەیە کە پێویست زیاتر بە زانستی شەرعی بەڕێستانەوە من پێم خۆشە ینی ڕوونکردنەوەی زیاتر لەسەرەمە بدەیت کەسێک بە ئامانجی کوشتن واتە بە ئەنقەز دەچێت کەسێک بە هەر کەرەستەیەک بێ لە ناو دەبات جۆرێکی تر ئێستا لە لەناوبردنی مرۆڤەکان هەیە بەهۆی ئامێرەکانی باڵێن کەرەستەی هاتوچۆوە شۆفێرێک پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆوە بێ بەڵام سوتفەیە گێتە بەردەمی تووشی حادیسەیەک بێ و کەسێک لە ناوەچێت ئەمە لە قەتڵی ئەنقەز لە ناوبردنی ئەنقەز لە ناوبردنێک بە سوتفە بووە جۆرێکی تر لە شۆفێرمان هەیە جاگەر مەوادی کحولی خواردبێتەوە یا هەر خۆی کابرایەکی کامل نەبێت زۆر زیاد لە خێرایی لێ دەخورێت چەند کەسێکی تر لە ناوە بە دەمەوێت پۆلێنێ بکەین لە نێوان کە قیساس بۆ کی هەیە زۆر جار ئێستا خەڵک وازانەیە بێ هەموو کەس بکوژرێتەوە تەنها بۆوانەیە بە ئەنقەز ئەسەلمێنرێ بە پێی قانونی ڕۆژ یان بە پێی بەڵگە و شایدی شەرعی کە قاتڵی ڕاستەوخۆیان سەبەبی قەتڵی ڕاستەوخۆیە ئەبێ بکوژرێتەوە یان ئەوەشی بە سوتفەت و ژۆ ڕەنگە بێگونا هەبێت و بەڵام قەتڵێکی هاتوێ بڕوودا تاوەر کوشتن لە شریعەتی ئیسلامدا ئەبێ بە سێ بەشەوە کوشتنەکەی کوشتنی بە ئەنقەستە ئەوە شەرع قیساسی بۆ داناوە بڕاوەتەوە کۆتایی پێهاتووە خوای تەعالا ئەرزمکردنی دەدا دەست پێغەمبەریش کەسێک فیشێکی بە کەسێکەوە نایکوژێت ئەمە تاوە کەسێک لەسەر شاخێکەوە پاڵ بە کەسێکەوە نابوو کوشتن بەرێداتەوە ئەمە قەتڵی عەمدەنە ئەمە گومانیتیانی ئەمە عەمدە ئەم عەمدە ئەوە عقوبەکەیەتی قەتڵێکی ترمان هەیە
پێوترێ قەتلی خەتە. ئەم قەتلی خەتە چییە؟ دکتۆرێک دەرزێک لە نەخۆشەکەدا ئەمرێت بۆ کوشتن لێ نەداوە. سیارەیەک لە ناکاودا کەسێک دێتە پێشی لێدا ئەمرێ. دوو سیارە داعمەکەن پێکەوە لەم تەڕەفی ئەم لا کەسێکم لە تەڕەفی ولاش کەسێکم لێ مەسەرن. ئەمە قەتلی خەتە. ئەم قەتلی خەتە لە شەرعدا گوناحەکەی ئەوە نییە کە وەکو قەتلی خەتەکەوا بێ، بەڵکو شەریعەتی پیرۆزی ئیسلام کۆمەڵی یاسای تری بۆ داناوە. ئەو کەسێک بە قەستوتفا کوژێ ینی هیچ مەبەستی لە کوشتنی نەبووە، جاری وایە فیشەکێکە نابە مەسەرەن بە ئاسمانەوە بەرە بێت و سەر کەسێکە کە ئەمە دارەشی بە ئەمدیشە جۆرێکی ترە. بەڵام ئەوەیە کە ئەم ئینسانە کەسێک ئەکوژێ بە ئەنقەز نەبووە، بە هەڵە بووە، ئەمە لە شەریعەتی ئیسلامدا ئەگەر تەمەنە بە سێشتی لەسەرە ئەو کەسێک ئەکوژێ بە هەڵە سێشتی لەسەر. یەکەم فیدەی لەسەر ئەبێ فیدەی ئەو خوێنە بدات، فیدەی خوێنەکە بدا. ئەمە لە ئەوەی کە بە ئەنقەز نەبووە. بەڵێ ئەبێ فیدەکەی بدا. فیدەکەی فیدەی ئینسانێ چەندێکە؟ یعنی ئەمڕۆ ئەگەر لەیکی دیت و تقریبا 48 کیلو ئاڵتو نەکات. ئەمڕۆ ئەگەر لەیکی دیت بە پێی نسووسەکان لێکی دیتەوە، ینی 45 کیلو ئاڵتو زیاترەکات. ئەمەگە کەسێک پێی نەدرێت فیدیەکەی ئەمە بیدات ئیتر ئەو ئیتر کە سوکاری بۆی کۆکەنەوە خۆ ئینسان کوشتنی ئینسان. لەم حاڵەتەیە ئەگەر بەرامبەر لێی ببورێت ئەوە تاوانی لەسەر نابێت. جا بە ئەرزەکەم ئەمە یەکەم شت ئەمەی لەسەرە. بەڵام کەسێک دێ تەمەنەمە زۆر جار سڵح حەکرێ لە کۆمەڵگای ئێمەدا کە مامۆستایانی ئاینی زۆر جار ئێمە تاوانبارین لە زیادبوونی قەتڵە، چونکە جاری وە قەتڵی عەمدە ناچین سڵحی بۆکەین. بەڕاستی ئەوە مامۆستایانی ئاینی گوناحبارنتیایە. ئەمە ئەرزم کردی ئەگەر لی خۆش نەبوون ئەبێ فیدیەکە بدات. ئەگەر کە سوکاری مردووکە لی خۆش نەبوون لەو ئینسانە ئەبێ فیدیەکەی بداکە. ئەرزم کردن ئەوەیە یان بە پاراخە بڵندرێت. ئەگەر لی خۆش بوون لەم ئینسانە خۆش بوون، کاتێکە لەم ئینسانە خۆش بوون ئەم کابرای قاتڵ نابێ بڕاتە ماڵەدانیشێت لە شەرعدا فتحرير رقبة. ئەمڕۆ ئازادکردنی کۆی لێ نەماوە. ئەمە جارێ کە لێی خۆش بوون ئەمە حەق الناسە، یان پارەی داوە فیدەی داوە، ئەمە حەق الناسە، ئەی حەق وڵاکە. ئەمە زۆر جار لە کۆمەلگایەمە نییە بەداخەوە. ئەو کەسێک ئەکوژێ ئاوا بە نەزانین ئەوە هینەکە نەماوە، تۆڵە فیدەکە لێی خۆشە بنجاری وایە و کۆی لە ئازادکردنیش نەماوە. دێن بۆ سێیەم فصيام شهرين متتابعين بەسەرێکەوە بێت 2 مانگ ئەم ئینسانە ئاوا لێ بکەی، ئەو نە بە ڕۆژوو بێت 2 مانگ بە ڕۆژوو بێ متتابعين، یەک دانە ڕۆژی بین بێوەکو سیدی دێتەوە ئەوڵ. ئەمە لە حاڵەتێکیشدا کە بە ئەنقەز نەبووە، بە ئەنقەز نەبووە، بە ئەنقەز بکوژرێتەوە ئینسانە لە شەرعا، لە شەرعا بە ئینسانە بکوژرێتەوە. ئیدەن ئەم ئینسانە بە 2 مانگ بەسەرێکەوە بە ڕۆژوو بێ. ئەرزم کردن متتابعين، یعنی قورئان زۆر بەڕوونی باسی کردووە. متتابعين یعنی بە دوایەکەوە 2 دانە مانگ ئەم ئینسانە بێ بە ڕۆژوو بێ. وای لێ بکەی نییە توانای ماڵ و مناڵی خۆشی نەبێت، توانای نان خواردنیشی نەبێت، ئەوەندە 2 مانگ بەسەرێکەوە. قورئان ئەم سێشتی باس کردووە. بگرە تەمەن لە مەسئلەی کوشتنە قورئان نەیفەرمووە ئەگەر یەکێک نەیتوانی 2 مانگ بە ڕۆژوو بێت با بڕوا نانی 6 فەقیر بە. ئەمەیتیانی ئاگادار بن. ئیلا لە مەزەبی شافعیان خیاسە لەسەر زیار و ئەوە ناتوانی. بەڵام قورئان خوای پەروەردگار لە قورئانە باسی ئەمەی نەکردووە، باسی ئەوەی نەکردووە کەسێک بکوژێ بڕوا نانی 6 فەقیر بە حەقەکەی خۆی. زۆر باشە کاک دکتۆر، ئەی لە کوشتنی بە ئەنقەزدا کە بەڕێزدا ئاماژە بەوە دەکەی کە دەبێت بکوژرێتەوە، ئەگەر بێت و لایەنی بەرامبەر لەو حاڵەتەیە لە قاتڵ خۆش بن. لە قاتڵ خۆش بن شتێکی ترە، کاتێککە لی خۆش بوون ئەمەیان حەق و ناس. ئەمە حەق و ناس. زۆر باشە. ئەی جۆری تەوبەکردنی واتە تەوبەیەکی نەسوح کامەیە بۆ ئەو کەسان؟ طبعاً کابرای قاتڵ ئەگەر مسلمان بکوژێن غیری مسلمان بە ناحەق بکوژێت ئەوە تەوبەی لەسەرە. تەوبەکەش ئەبێ شەرتی تەوبەی تیابێت، ینی شەرتی تەوبە یەکێک لەوانە الإقلاع عن الذنب، تەواو دەست لەو تاوانە هەڵگرێت.
جارێکی تر نەڕات و سەری یعنی نەچێتەوە سەر کوشتنی کەسێکی تر بۆ دڵخۆش نەبێ بۆ تاوانەیە کە کردوێتی شانازی پێوە بکات شانازیکردن بە تاوانەوە ئەوە لە تاوانەکە گەورەترە بەڕاستی بۆیە قەتڵی ئەمدەنیش ئەگەر کە سوکاری مردووەکە لێی خۆش بوون ئەو لە سەردەمی پێغەمبەریشدا بۆ صلی الله عليه وآله وسلم کابرا لێی خۆش بووە ئەوە حەق و ناسەکەی تەواو کۆتایی پێاتەوە بەڵام حەق وڵڵاکەی هەر ئەمێنێ حەق وڵڵاکەی هەر ئەمێنێ بە ڕۆژوو بوونەکە هەر ئەمێنێ ئازادکردنی کۆی لە کارەمێنێ کە ئەمڕۆ نییە بۆیە شەریعەتی پاکی ئیسلام ئەم هەموو ڕێکارەی گردووەتە بەر تا کوشتن لە کۆمەلگادا کەم بێتەوە کاک هەموو ئەم ڕێگانە بۆ چییە بۆ پاراستنی نەفسە کاکە نەفسێک لای خوا زۆر گەورەیە يعني تصور کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم وقرآن تەماشای قورآن کە هەر کەسێک بکوژێ فكأنما قتل الناس جميعا وهموو خەڵکی کوشت بێ هەنێ ئەوەندە تاوانێکی گەورەیە ئیمامی عومەر فەرمووی وەڵای ئاهلی سەنعا لە کەسێک کوژرا بوو فەرمووی ئاهلی سەنعای یەمەن ئەگەر لە کوشتنی ئەم ئینسانەیە بەشداریان بکردا هەمویان مەکوشتەوە هەمویان مەکوشتەوە هەموو خەڵکی سەنعا بەشداریان بکردایە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم جگەلەوەی کە أشد الكبائر كأكبر الكبائر پێغەمبەری خوا باسی کردو صلی الله عليه وآله وسلم وفەرموویەتی کوشتنی ڕژاندنی خوێنی مسلمانێک لای خوا لە ڕوخانی کەعبە گەورەترە یعنی ئینسانێک ئەگەر اختیاری بنێ ئەبێ ئینسانێک بکوژیت لەگەڵ ڕوخانی کەعبەیە لە شریعەتی ئیسلامدا ئەگەر ئەم ئینسانە کەعبە کە قیبلەی مسلمانانە بیر ڕوخێنە لای خوا ئاسانترە لە کوشتنی ئەم ئینسانە کاکە ئینسان گاڵتە نییە کەواتە ماوەستا پەیامت بۆ ئەوانە زۆر جار کابرا بە ئەنقەست کەسێک لە ناوە بە بەڵام کۆمەڵێک پاساوی حتا زۆر جار دینیشی بۆ خۆی دروست کردووە ئەمە کەسێکە مفسد فی الأرض خراپەکارە یاخود فیتنەگێڕە ئاژاوەگێڕە یان ئیتر گوای لێ هاتووە خۆی ئەبێتە قازی و حاکمیان بنە ماڵەکەی خۆیان ڕێگەکەون ئەبنە قازی و حاکم و دادوەر و مفتی فەرمانی کوشتنەکە دەن و پێیان وایە ئەمە سەڵحی کۆمەلگای تەیە کەسێک بکوژن بەڕاستی ئەگەر کەسێک ئەوەندە خراپ بێ بۆ ئەوەی لە ناو ببرێ لە ڕوانگەی شەرعیەوە چۆن هەر ئەکرێ من لەبەرەوەی لەگەڵ باوکم و مام و کۆمەڵێک کەس ئازانیمان فڵان کەس بەکەڵک نایە ئاڵای لێ بکەین و لە ناوی بەرین طبعا بابەتی قیساسش یعنی تەنانەت ئەگەر قیساسش بێ قیساس لە کاتێکا جێبەجێکرێت دەوڵەت ئیسلام جێبەجێ بکات ئاگادار بن من کەسێک برایەکی منە کوژێ شەرعەن من بۆم نییە بڕۆم بکوژمەوە کاکە فەوزا دروستە بێمە شەرعەن من ناتوانم یان کە سوکاری من بڕۆن بیکوژنەوە ئەوانش دێندانێکی ترم لێ کوژنەوە فەوزا دروستە بێ ئەسڵەن ئیسلام بە شێوازێ ئینسانە کوژە دەستی منیتیانە بۆیە تۆڵە سندنەوەیش ئیشی خەڵک نییە ئیشی دەوڵەتە ئیشی کاکە دژمنداری دروست نەبێ یعنی تۆ ئەمڕۆ بەداخەوە جاری وایە کەسێک کوژە لە عاشرەتێک یە لە جاتی بڕۆن قاتڵ بکوژنەوە کەسێکی تر کوژن دوو کەسێکی ئێمە گوناحی چییە یعنی ئەم برایە گوناحی چیە شار بە دەربێکە ئاگای لە براکەنیە بۆ تاوانەکەی کردووە ئەم باوکە گوناحی چی وەنیە بۆیە شەرع ئەڵێ نە کەس ناکوژرێتەوە کەس نابێ بکوژێتەوە ئیلا خودی کەسەکە نەبێت خودی کەسەکە بێ بکوژرێتەوە بۆی فەوزا دروست نەبێ ئەمڕۆ بەداخەوە خەڵکێک خۆی کردو بە مفتی خەڵکێک بە ئارەزوی خۆی بڕیاری کوشتنەدا وەڵا ئەمە خراپەکارە بێ لە ناو ببرێت ناوەڵا ئەمە چاکەکارە بێ بمێنێتەوە ناوەڵا ئەمە یعنی شتی نەفسی تێکەڵەکات قورئان بۆ بابەتی کوشتنەوەی نەداوەتە دەست ئینسانەکان کاکە نەیداوە دەست پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر نەیداوە دەست پێغەمبەری خوا بۆ ئەمەی کە ئەم ئینسانانە ئەوەندە بە ئاسانی خوێن ڕشتن بەلایەنەوە ئاسان نەبێ بۆیە ئەو کەسێک ئەکوژێت بە بیانوویەکی ئاوا ئەو بیانووە دروستە کە هەم شەرع بە دروستی بزانێت شتی نەفسی خۆم نەبێ شتی بۆ ئەڵێ حاکم لە کاتی تۆ ڕێدا نابێ بڕیار بدات بۆچی لە شەرع شتی نەفسی تێکەڵکات بۆ نابێت بۆ دوو تاوانبار کە بێنە بەردەم حاکم ئەگەر خەلیفەی مسلمانان بێ ئەوی تریش جوولەکە بێ وەکو یەک ڕابژیرن ئەمیان نەک دانیشە ئەویان بە پێوە بێت ئەمە بۆچی بۆ چەسپاندنی عەدالەتی تۆڵەکردنەوەیە بۆیە زۆر گرنگە ئێمە مسلمانەوە بزانین کە ئەم تاوانی کوشتنە تاوانێکی زۆر گەورەی لە شەریعەتی ئیسلامدا یعنی ئەم ئینسانە بەشێک لەو ڕۆحەی
لەو ڕۆحی کە خوا داوێتی بەم ئینسانای کوژێ طبعا ڕۆح قل الروح من أمر ربي ڕۆح فەرمانێکی شتێکی خوایە لە جەستەی ئینسانە ئەم ئینسانەتی ئەوا کوژێت ئەو فەرمانە خوایە ئەو نەفسا کوژێت ڕاستەوخۆ تۆ لە فەرمانێکی خوا ڕاستەوخۆ طبعا قل الروح من أمر ربي طبعا ڕۆح تا ئێستا کەس نازانی چییە یعنی تۆ دێ ئەو بەشە کە خوا دایناوە لەو لاشەیدا لەو ئینسانی دەرەکەی ئینسانی ژیانی ڕۆح یعنی ئێستا تۆ خۆشەویستترین کەست بەلاتۆکی خۆشەویستترین کەست ئەو ڕۆحەیتیان نەمێنێ لەوا چ شەوی لەگەڵا نەخەویت لەوا چێ نەتوانی لەسەر سفرە جەنازەکەی لەسەر سفرەکە بێنانی لەگەڵ نان بخۆی لێ خۆشەویستترین کەست بێت هەنی هەموو ئینسانیانی ڕۆح بینین ڕۆح چاو ڕۆحە گوێ ڕۆحە وەرە هێز ڕۆحە ئەم ئینسانە کە بە پێوەیە ڕۆحت یا دەرکەوێت خۆشەویستی ڕۆحە یعنی وەرە عاشقەکەی خۆت ئەگەر عاشقت بێ ئیتر گەشت بێتە ئەو پەڕی خۆشەویستی کە پێوترێ عیشق ڕۆحی تیا نەمێنێ بزانم خۆشتێ کاکە ڕۆح یعنی هەموو شت یعنی ئەم ئینسانە دی ئەو ڕۆحە کە فەرمانی خوایە لەو ئینسانەدا لەو ئینسانە جیاکاتەوە ئەم ئینسانە بینینی نامێنێ بیستنی نامێنێ جوڵەی نامێنێ هەناسەی نامێنێ بە پێوەبوونی نامێنێ خەڵک خۆشی ناوێت وانە بۆیە دەرکردن و ئەم ڕۆحە ئەگەر بچی کەسێک لەناوبەر هێرگوناحی خۆشت لەناوبەری زۆر جار خەڵکی خۆی لەناوبەت باوەڕ بفەرمونون زۆر جار واللهی بڵێم هەفتە نییە خەڵک پەیوەندی نەکە کە ئەوێ خۆی بکوژێ خەڵک وای لێ کردووە ینی نابێتە مبارەت باشە مامۆستا ئەو خۆکوشتنەش ئەگەر حاڵەتێکی دەرونی بێت ئەمەیان چۆنە تاوانەکە طبعا خۆکوشتن گوناحە خۆکوشتن گوناحە بەمەرجی ئەم ئینسانە کاتێک کە خۆیە کوژێت بزانێ خۆکوشتن گوناحە ئاگای لە خۆی بێت گوناح بەڵام ئینسانێک زۆری بۆ هاتووە کۆمەلگا زۆری بۆ هێناوە بوختانێکی بۆ کراوە بوختانێکی بۆ کراوە یان ئەم ئینسانە تاوانێکی کردووە و تاوانەکەی کەشف بووە ڕوونە یان ئەترسێت تاوانێکی کەشف بێت ئەمە نابێتە مۆبڕیریەوەی یانی ئینسانی عاشقەکەی وازی لێناوە خۆی لە ناوەبات ئەمانە مبڕیر نین ئەم ئینسانە لە کاتی موسیبەت هەبێت سەبری هەبێت وانە نابێت دەستی بچێتە خوێنی خۆی ئەو ئینسانێک کە خۆی ئەکوژێت بڵێ پێی کافر نابێ مادام کارەکە بە حەڵال نازانی نوێژی لەسەرەکرێت لە قەبرستانی موسڵمانانە ئەنێژری ئیشکال لەوەدا نییە بەڵام بەڕاستی ئەمەش تاوانێکە عقوبەکەی لە قیامەتایە عقوبەکەی لە دنیای نییە عقوبەی خۆکوشتن ئینسانێک خەڵکێک بکوژێت ئەم پەیامم بەلامەوە گرنگە ئینسانێک خەڵکێک بکوژێ بە دەمانچە یان خۆی بکوژێ بە دەمانچە هەردووکی وەکو یەک تاوانە هەردووکی وەکو یەک گوناحە با نەزانی بڵێ وەڵا لاشەی خۆمانە من خۆم قەیچێکە خۆم کوژم نا ئینسان ئەبێ ئەوە بزانێ خۆ کوشتن و خەڵک کوشتن وەکو یەک تاوانە زۆر باشە مامۆستا ئەی کوشتنێک کە بە ئەنقەست بێت و بەنهێنی بێت بۆ نمونە کەسێک قەتڵەکە کات و کەس پێی نازانێت وەڵا جاوە ئەم ئینسانە جگە لەو تەنها تاوانەکە لە نێوان خۆی و خۆی خۆیەتی ئەم ئینسانە ئەبێ کە سوکاری مردووەکە ئاگادار کاتوە کە سوکاری مردووەکە ئەگەر خۆی ڕاستەوخۆ ناتوانێت ئەبێ کەسێک بنێرێ بۆ لایەن بڵێ کاک ئێوە فڵان کەسان کوژراوە چەند ساڵ پێش ێستا کوژراوە وەڵای قاتڵەکەی چە تەوبەی کردو سایە تەوبە بکات وا خۆشی باتە لەوە چه کارەسات دروست بێت ئەگەر وانێ فیدیەکەی لێ وەرەگرێن کاکە هەموو فیدیەکەتان بۆ هێنێت ئەگەر لێی خۆشە بن ئەو بینی خۆی خوا تەوبەی کردووە وانە مادام ئێستا دەوڵەتی ئیسلامی نیە قورئان جێبەجێ ناکرێ ئەم ئینسانە بە ئیعلانی نەکا بڵێ من فڵان کەسم کوشتووە بەو ڕێگایە ئەگەر ئەو دوانە هەر کامێکی کرا دوایی بینی خۆی خوا مێنێتەوە بە ڕۆژوبوونەکە کاوتەوە این تۆبەکەی تەنها ئەو 2 مانگ ڕۆژۆیە ئەم ئینسانە کە 2 مانگ بە ڕۆژوو بیانی تەوباکات ئەنی پەشیمانە مامۆستا ئەوە ببوورە لەو حاڵەتەیە باسمان کرد کە کوشتنی بە ئەنقەست بوو بڵێم بە ئەنقەست نەبوو ئەو 2 مانگ بە ڕۆژوو کەواتە بۆ کوشتنی بە ئەنقەستیش تەوبەکەی 2 مانگ ڕۆژوو بوونە ئەگەر بەمەرجێ لایانی بەرامبەر لی خۆش بوو بوون و فیدیەکەی یاد لایانی بەرامبەر لێ خۆش بێ بە ڕۆژوو بێت
کە لێشی خۆش نەمەوە قساس دەکرێت و کەفارەتی زۆر باشە مامۆستاگیان کاتمان هیچ نەماوە بەس پێم خۆشە زۆر بە خێرایی بە بەڵێ و بە نەخێر بۆی بینەران تاکید بنەوە بۆ ئومێدەی هەر کەسێک ببێتە قاتڵی کەسێکی تر ببێتە لە ناوبەری کەسێکی تر ئەگەر بێت و تۆبە نەکا یا خودت یاساکان جێبەجێ نەکرێن بەسەری ئەم دنیای هەم ئەو دنیاشی لە دەستدەچێت ئینسان بەڵێ خوا پەنامان بە ئەگەر دەستی سوور بێ بە خوێنی خەڵک بەڕاستی تەوبە نەکا و پەشیمان نەبێتەوە هەم ئەم دنیاشی لە دەستدەچێ هەم ئەو دنیایشی ئەوەندە عقوبەی خوا باسی کردو ئێمەش ئەوەندە باسەکەین کە قورئان فەرموویەتی خالدین فیها ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدين فيها ئەوە تاوانێکی گەورەیە من داواکەم بەڕاستی مسلمان ئەوەندە ئەم بابەتە ئاسان نەبێ بەلایەوە ڕشتنی خوێن ئاسان نەبێ بەلایەوە چونکە بەڕاستی گوناحێکی زۆر گەورەیە خوای تەعالا تەداخولی ڕاستەوخۆی کردو لەو بابەتێ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شاخەوان سیا مەنسووری زانای ئاینی زۆر سپاس بۆ ئەمە دەبێت بالێتان ڕازی بێ دەستکان خۆش دەستگیان بخێر دووبارە بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە لەگەڵتان بەردەوام دەبێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا زۆر گەڕێ لەوە بەهێسترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی با سین 5 تێک 2 هەستە بڕۆ بەرە داگیرسێنە کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بڵینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ دینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان لە تەوەری دووەماندا تەوەرێکی تەندروستی و باز لە گرنگیدان بە تەندروستی چاو دەکەین بزانین چۆن چاومان بپارێزین بە تایبەت لە وەرزی گەرمادا و لە کاتی خۆڵبارین و لە کەش و هاوایەکی تەپ و تۆزاویدا چۆن چاومان لە گەرمی و لە تەپ و تۆز بپارێزین گفتوگۆ دەکەین لەسەرم تەوەرەیەمان بە میوانداری زۆر بەڕێز خات و دکتۆرە نەهلا پسپۆڕی نەخۆشیەکانی چاو دکتۆرە زۆر بەخێر هەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین بزانین چۆن پارێزگاری لە چاومان بکەین یاخود چۆن چاومان لە گەرما بپارێزین وا دیارەکە زیانی خۆر بۆ سەر چاوەکانمان تەنها گەرمیەکە نییە بەڵکو ئەو تیشکە زیان بەخشانەیە کە لە هەتاوەوە بەرچاومان ئەکەوێت گەرمی کە ئەو کەسی کە زۆر لەبەر هەتاو ئەبێت یا لەبەر تیشکی خۆر ئەبێت بەهۆی ئەو گەرمیەوە لەوانێت تووشی هەستیاری چاوەکان ببێت هەستیاری چاوەکان کە دەرئەکەوێت وەکو سوور بوونەوە و کزانەوە و ئاوکردن و لەوانەیە لێڵیەک لە بینینەکەیا دروست ببێت ئەوانە هەمووی کاریگەری با بڵێن تیشکی خۆرە ئەوە زۆر نامێنێتەوە کاتێک ئەچێتە شوێنێکی باشەوە تۆزێک فێنێکی ئەکاتەوە باش ئەبێتەوە
ئەی لە درێژەیە ینی ئەگەر ناکێشێ ئەو پێویست بەوە ناکە سەردانی پزیشک بکات و چارە سەر وەربگرێت ئەوانی کە خۆیان هەستیارن بە گەرمی ئەمێنێتەوە بەڵام بۆ کەسانی ئاسایی زۆر کەم ئەخایەنێت یانی درێژ ناخایێنێ بەڵام کەسانێکان هەر خۆیان بە خۆر و بە گەرمی هەستیارن بۆیە ئەوانە زۆر ئەمێنێتەوە پێویست بە چارەسەر دکتۆرە ئەم بوونی گەرمیە یاخود ئەم جەوی خۆڵبارینەکە لە ئێستادا زۆر بووە ئەمانە چیانی ئەو کاریگەری کە ئیکاتە سەرچاو تووشی چ نەخۆشیەکات بۆی تاکێک پارێزگاری لە چاوی بکات کە تا ئێستا لەوانەیە ئەمەی نەزانی بێت بۆی لە بەرهەتاوە پارێزگاری لە چاوی بکات یان لە کات لە کەش و هەوایەکی ئاوا خۆڵاویە ینی پارێزگاری لە چاوی بکات لە کەشی خۆڵاویە هەتا بتوانی لە ماڵ نەچیتە دەرەوە ئەگەر شتەکە زەرور نەبێت هەتا بتوانی نەچیتە ناوخۆڵەوە چونکە ئەگە چاوێرکەیش بکەی لە ملاولای چاوێرکەکەەوە هەر ئەچێت بە تایبەتی ئەگەر باو ئەمانی لەگەڵا بێت کە باکە تۆزاوی بێ هەر ئەچێتە ناو چاوەکەەوە کاتێک شتێکە چێتە ناو چاوە باشتر وایە لەو کاتە پارچەیەک یاخود کلێنسێک بخەیتە سەر چاوەکان و زۆر نەیخورێنی زۆر نەیبڵاوی چکە ئەوە ئەگەر پارتیکڵێک یاخود ئەگەر لمێک یان خۆڵێکی ورد لە ناو چاوەکەیا بێ لەگەڵ هەموو خورانێک چاوەکە ئەڕوشێنێ گلێنەکە ئەڕوشێنێ عزیەتی ئەیە بۆیە هەتا بتوانێت دەستی لەسەردانی ئەمە ئەگەشتی تێچوو ئەگەر کەسێکی لەلایە بێت چاوی بۆ بکاتەوە ئاو هەرچکە ئاوێک بێت ئەگەر دەستی کەوێ ئاوێکی پاک ئەگەر ئاوی بەلوعیش بێ کێشانیە بیکاتە ناو چاوەکانی ئەگەر دەستیان کەوێت هەر سرنجێکی ئاسایی نیگەڵەکەی لێکەنەوە پڕیکەن لە ئاو بیفشقێن لە ناو چاوەکەەوە بۆ ئەوی هەرچی خۆڵێک و تەپوتۆزێک هەبێ لی کاتەوە زۆرجار فوگەکرێ ئەمە لە ڕووی تەندروستی چاوە زیانی زیاتری پێناگەنە یا باشە نەناڵێ شتێکگەڵێ بافووی لە چاوەکەمەوە فووەکە بۆ هەناسنەوەڵە فووەکە لای نابات ئەگە خۆڵی شتێکی تیابێت فووەکە لای نابە ئاو ئەگەر پەرداخیان لە بڵێن پێڵایەکی بچووک ئاو ئەگەر چاوکەنەوە بیکەنە ناوێ ئەوی شارپاکی ئەکات دکتۆرە بۆ بۆرە پرسیارەکەی من ئەوە بوو لەم حاڵەت هەنەیە ئەو نەخۆشیانی کە دووچاری چاوە بن چی؟ یەکەم هەستیاریە بەو تەپوتۆزێک کە دێت دووەمیش چوونە تەنیەکی نامۆ یعنی بۆ چوونە ناو چاو ئەمە لە کاتی تەپوتۆزاویە باسی گەرمانە گەرما ئەوە جیایە گەرما و بەرخۆر ئەوانە کاریگەری جیاوازیان هەیە بەڵام تەپوتۆزەکەیە ئەوەیە ئەو خۆڵ و لمانەی کە باکە ئەیهێنێ ئەچێتە ناو چاوە یان هەستیاریەک دروست ئەکات هاتو دکتۆرە لەم جیهانی کە ئێستا ئێمە ئەژین ڕۆژانە کۆمەڵێک کەرەستە و ئامیر و یاخود چوونە دەرەوە هەیە هەموو ئەمانە تیشکیان لێوە دەردەچێت بەگشتی وابزانم ینی ئەسخەرەکی ترین شتێک کە زیان بە چاوی ئەمە گەێنە تیشکەکانن جا تیشکی لە تەلەڤیزیۆنەوە بۆمان بێت لە گڵۆپۆ لە مۆبایلەوە لە هەمووی گشتی ئەگەر بەگشتی بۆمان باسکەی چۆن چاو پارێزین لەم تیشکانە ڕەنگە من ڕۆژانە چەند کاتژمێرێک مۆبایلەکەم بەکاربێنم مثلا سەیری تەلەڤیزیۆن کەم یان خانوێک لە ماڵەوە ڕەنگە هەموو کاتێکی بە سیرکردنی تەلەڤیزیۆنەوە بەکاربێنێ مناڵێک لە قۆناغێکە سەرقاڵە بێ بە سیرکردنەوە ئەمە بەڕاستی زیان بە چاوە گەێنە یان هەر قسەی ئەوڵێ و با چاوەکانی کز نەبن یا زعیب نەبن چۆن زیانەگەێنێ و چۆن هۆمان پارێزی لێ بێگومان زیانی هەیە بێگومان هەموو ینی تیشکی زیان بەخشمان هەیە بۆ نمونە تیشکی سەروەنەوشەیی یوڤیلایتی پێڵێن ئەوە کاریگەری هەیە بۆ سەر پێڵۆکانمان بۆ سەر سپێنەی چاو بۆ گلێنەیە بۆ هاوێنەی چاوەکەیە هەتاکو جاری وهەیە ئەکاتە تۆڕەی چاو تیشکی شینمان هەیە بلولایتە ئەم تیشکی سەروەنەوشەیە لە خۆرەوەشەوەی دێت و لە کاتی لە حیمکردن کە ئەو کەسانی کە ئیشی لە حیم ئەکەن لەوەی شەوە هەنیان هەندێک گڵۆب هەیە تیشکی سەروەنەوشەی هەیە ئەمانە زیان ئەم گڵۆپانەی کە بۆ نمونە سێمە لە ئەمانە نین هەندێک گڵۆب سەروەنەوشەی هەیە ئەوانی ینی تایبەتن با بڵێن یاخود بە تایبەتی تیشکی شین ئەوانە زیاتر لە شاشەکانەوە مان ئەگوێزرێتەوە لە خۆریش بێگومان هەیە بەڵام شاش ئەلیکترۆنیەکان ئەم ئێستا کە مۆبایل و با بڵێن سمارتفۆن و شاشەی تەلەڤیزیۆنی ئەمانە هەمووی تیشکی شینیان هەیە کە ئەچێتە ناو چاو زەرەر بە تۆڕەی چاو ئەگەێنێت یانی زوو پیری ئەکات زوو تووشی پەشێوی ئەکات بڵێ بۆ تۆڕەی چاو زیاتر بەڵام تیشکە سەروەنەوشەیەەکە یەکەم شت کاریگەری هەیە بۆ سەر پێڵۆکانمان ڕەنگی تاریکتر ئەبێ لە ڕەنگی پێستی دەوروبەری لەوانەیە چرچولۆچیەکی لەسەر دەرکەوێت یاخود هەندێک نەخۆشی دوور بێت شێرپەنجەیی هەیە ئەگەر بۆ ماوەیەکی زۆر بەرکەوتەی هەبێ لەگەڵی بۆ سەر گلێنەی چاویش تووشی وشکبوونی ئەکات جاریوە هەیە تووشی هەوکردنی ئەکا هەندێک جار ئەگەر زۆر مایەوە برینی توش ئەبێت
دکتۆرە ئەم مشک بوونەوەی چۆنە لەوانەیە ئێستا کەسێک زۆر مۆبایل بەکاربێنە یان زۆر سێری تەلەڤیزیۆن بکات بەڵام هەست بەمە نەکات کە چاوی تووشی یان ئەو حاڵەتە بووە ئەم مشک بوونەوەی حاڵەتەکەی چۆنە بۆ کەسێک ئەمەی لە خۆیان بەدی کرد زووتر بتوانێت سەردانی پزیشک بە بۆی چارەسەر وەربگرێت. بۆچی چاومانوشکە بێتەوە کەسەی شاشەیەک بکەین یاخود شتێک بخوێنینەوە ئێمە کە زۆر تەرکیز ئەەکەین بیرمانە چێ چاوەکانمان بتروکێنین کە چاوەکان بۆ ماوەیەکی زۆر بەکراوی مایەوە زیاتر هەوای بەرئەکەوێ زیاتر بەرکەوتەی ئەبێ لەگەڵ با بڵێن هینی ئەنڤایرمنتی دەرەوە بۆ تووشی وشکبوونەوە ئەبێت ئەگەر یەکێکیش هەر خۆی فرمێسکی کەم بێت پێشتر حاڵەتی وشکبوونەوەی هەبێ ئەوە زیاتر ئەگەری یعنی بەستەوێ فرمێسکی نامێنێت فرمێسکەکەی کەمتر ئەبێ یاخود کوواڵەتیەکەی باش نابێ ینی هەندێک فرمێسک هەیە مادەی ئاوی کەمترە بۆ لینجا ئیت چاوەکە تەڕ ناکا بە جوانی ئەویش هەر خۆی لە خۆیان نەخۆشیەکە لە چاوەکەیە کاتە کۆمەڵێک ڕێنمایی سادە ڕەنگە من نتوانم یان ئەوەندە تەرکیز لەسەرەوە نەکەم مۆبایلەکەم بەکاردێنم یان کەسێک مەجبورە لە پشتی ئامێرێکی زیرەکەەوە خەریکی ئیشکردنە هیچ ڕێنماییەک هیچ ڕێکارێکی خێرا هەیە وا بکە ئێمە چاوەکانمان یان کەمتر زیانی بەرکێوە یان خێراتر ئیسراحەت بکە دوای ئیشەکە بۆی بتوانین تۆزێک تەندروستی چاومان بپارێزین. پێش هەموو شتێک ئەوەی کە کاتێکی زۆر بەسەر ئەبات لەگەڵ شاشەکانە زوو چاو بتروکێنێ وی لەگەڵ هەموو تروکانێکە چاوەکە تەڕ ببێت باشە من وام بەردەوام ئەوە باشترە زوو تەڕ ببێت باشترە ئەگەری وشکبوونی کەمترە یاخود زۆر نەمێنێتەوە ئاوهانی سیر بکات و ڕستێکی پێنەیە لە هەموو چارێکێک دەدەقەجارێ ئەگە چاوەکانی بنوقێنێت و تۆزێک سەری بۆ دواوە ببات بۆ ماوەی 20 چرکەیەک ئەوها ئیسراحەتی پێبات زوو ئەوەیانە باشترە و ئەگەر ئەو شاشانەی کە بلولایتیان هەیە حتمما ئێستا زۆربەی شاشەکان بلولایت فلتەریان هەیە و فلتەرەکە دایگرسێنی ئەتر بلولایتەکە نایە لە چاوەکە با بڵێن تیشکی ڕووناکیەکەی کەمتر بێت کاریگەری کەمتر بۆ نمونە مۆبایل هەیە کە ئەهێنی تا خوارەوە نووسراوە بلولایت فلتەر ئەو فلتەرە ئەکتیڤ ئەەکەی ئیتر ئەو کاتیەکە با بڵێن گلیاتەوە نایە لە بچێتە ناو چاوەکەوە ئەو تیشکانە ئەوە باشترە ئەگەر ئەوەی نەبێت یاخود ئیشی لە دەرەوە زۆر هەبێت یاخود ئیشی لەسەر شاشە زۆر بێت یان ئەو شوێنانی کە ئەو تیشکە و ڕووناکی زیاترە چاوێرکەی تایبەت هەیە پێڵێن بلوکات یعنی فلتەری ئەو تیشکە زیان بەخشە ئەکات بۆ ئەوی نەچێت بەکارهێنانی ئەو چاویلکەی کە ئاماژەت پێکرد ئەویان نەبێت لە ژێر ڕێنمایی ینی پزیشکە پزیشک بۆ دانێت بەکاری بێنی هەموو چاویلکەیەک نابێت ئەنجا ئەو چاویلکەیشە ئەبێ مەزبوط بێت نەکار بەوتن نەکار بەوتن بڵێ ئەمە چاوێلکەیە نەخێر ئەبێ مواسەفاتی هەبێ هەمانە بلوکەتە کە تیشکی شین گلەیاتەوە نایڵە بچێتە ناوچاو زیانەکانی کەمتر ئەکاتەوە هەشمانە یوڤی فلتەرە یعنی ئەوە تیشکی سەر و نەوشەی گلەیاتەوە فلتەری ئەکات ئەوانە زۆر باشن اینجا هەتاوکو چاوێلکەکە گەورەتر بێت شوێنێکی فراوان زیاتر داپۆشێت باشترە. دکتۆرە ئەمە بۆ ئەوانەشی کە دووچاری نەخۆشی بوونانە کەسانێک هەبن کە نەخۆشی چاویان هەبێت وەکو هەیە ئاویسپی هەیە ئاوی ڕەشی هەیە نزیکبینە هەیە دووربینە ینی ئەم جۆرە نەخۆشیانەژێ لە حاڵەتی سیرکردنی تەلەڤیزیۆنا بێ خود بەکارێنانی مۆبایلا بێت ئەم چاویلکەیە بۆ ئەوانی هەر هەمان شتە یان تایبەتترە بۆ ئەوان ئەوەی کە چاوێلکەی هەیە چاوێلکەی طبی با بڵێن بۆ چاکردنی کەم و کوڕی بینین بۆ نزیک بین بۆ دووربین ئەتوانێت ئەو مواسەفاتی لێنسانە بکاتە ناو ئینەکەی خۆیەوە بۆ بنەمانە چاوێلکەی هەیە بیکا بە بلوکات بۆ ئەوەی ئەو تیشکەشینە نەچێتە ناوچاوی یاخود پۆلەرایز پێڵن با بڵێن تینی ئەو ڕووناکیە کەم ئەکاتەوە بۆ ناوچاوەکە یعنی ئەتوانی ینی مەفروض ئەمانیش ینی بەتایبە ئەوانە بێ وای لێ پنجگە کاریگەری پێم وابێ زیاترە لەسەر ئەو کەسانی کە ئەو جۆرە کێشانیان هەیە لە کاریگەری زیاتر بێ چونکە ئەوەی کە ئاویسپی هەیە طبعاً بە تیشکی خۆر و بە تیشکە زیان بەخشانە زیاکە ئاویسپیش زیاد ئەکات کاریگەری زیاترە بێ لەسەری تان باسی چاوکە چاوماتە خۆران دکتۆرەمە هەر پەیوەست بەوەوە زۆر جار ئێستا با بڵێن لە بەهاران یان هاوینان بەگشتی هەرێمی کوردستان گەشتیار دەچێتە دەرەوە لە دەشتایەکان لە باخەکان نازانم بەڕاستی ڕەنگە کاریگەری بۆنی سروشت و گوڵۆگیاکانە تیشکەکەیە چیە زۆر جار چاو خوڕانێکی زۆری تووشە بێیان ڕەنگە فرمێسکێکی زۆر لە چاو بێتە خوارەوە ئەمە دڵەڕاوکەیەک دروستەکە یاخود ڕەنگە زۆر خراپ ئێمە چاومان وا لێ بکەین ئەزیەتی بین
بابا دابنین کەسێک ئێستا تووشی و حاڵەتە بووە حەزەکەم ینی بە دقیقی ئەمە ڕەنگە زۆر خەڵک تووشی ئەمە بێت چۆن خۆی کۆنتترۆل بکات چۆن بتوانێت پارێزگاری لە چاوی بکات ئەمە دوو جۆری هەیە بۆ نمونەیەکێکیان خۆی هەستیار بێت بە هەڵاڵەی ئەو درەختانەی کە لە بەهارە گەشەکەن ئەوانە هەردوو چاویان بەیەکەوە توش ئەبێت و تووشی سووربوونەوە ئاوکردن ئەبێ لەو کاتەیە هەتا بتوانن شتی فێنێکی بەرکەوە باشترە بۆ نمونە پارچەیەک تەڕکەن بە ئاوی سارد لەسەر چاوەکانیان دانێن یان هەبوت با بڵێن جەڵێک هەیە ساردە هەر ئەکرێتە ناو سەلاجەوە و چۆن بۆ شوێنی ئەکەمکردنی ئازار ئەوش لەسەر چاوەکان بێت هێوری ئەکاتەوە دوای ماوەیەک ئفێکتی نامێنێ بەڵام کاریگەریەکانیان زۆر درێژخایەن نییە چاک ئەبنەوە بەڵام هەیەە زۆر زۆر یعنی ئەمێنێتەوە و ئەبێ سەردانی پزیشکی پسپۆر بکات هەشە بۆ نمونە دەست لە درەختێک ئەیە دوای ئەوسە چاوی ئەخورێنێ یعنی درەختەکە هەرچی شتێکی دە ئەگەر خۆیشی هەستیار نەبێ بە شتە بۆی هێتوشی هەستیاری بکە جاری وهەیە چاوەکە زۆر زۆر ئاوسێت بۆی ناکرێتەوە ئەو کەسە لەبەر ئەوەی بەدەستی با بڵێن میکرۆڤایەوە دەستی لە چاوی مەرجی میکرۆباویش نەبێت ئەو مادەی کە بە درەختەکەەوەی بۆی هەیە بکاتە یعنی بکە بە هەوکردن یعنی میکرۆب جیایە با بڵێن هەستیاری جیایە میکرۆبەکە کوت و پڕ دەرناکەوێت یەکسەر لەو کاتە لەوانەیە ڕۆژێ دو ڕۆژێکی پێ بچێ بۆی ئەو میکرۆبە گەشە بکات لە چاوەکەیە اینجا هەوکردنەکە دەرەکەوێت زۆر باشە دکتۆرە گۆڕانی کەشوهای وەرزەکان چ کاریگەری هەیە لەسەر چاو ئەوانەی با بڵێن هەتا بەرەو گەرمی بچین وشکبوونی چاومان زیاتر خراپ ئەبێت ئەوانەی کە با بڵێن هەستیاری وەرزیان هەیە ئەوانە لە گۆڕینی وەرزەکانە زیاتر هەڵئاتەوە ئەو نەخۆشیانە ئیتر خۆیان ئەزان پێشتر ئەوانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە خۆیان ئەپارێزن لەو کاتە یعنی زۆر ناچنە نەخۆشی درێژخایەن مەبەستم هەستیاری درێژخایەنە هەیە دکتۆرە لەسەر ئەوە ئایا هیچ نەخۆشیێکی دیکەی جەستە هەیە کە کاریگەری هەبێت لەسەر چاو بڵێ بۆنمونەلانەیە کەسێک هەبێت خودەی هەبێت کەسێک هەبێت ڕۆماتیزمی هەبێت بەڵام درێک بەوە نەکا کە ئەمە کاریگەری ئەو نەخۆشی دیکەیەتی کردوێتە سەر چاویش نایزانێ ئەوانەی کە ڕۆماتیزمیان هەیە کاریگەری هەیە بۆ سەر چاوەکان تووشی هەوکردنیکی زۆری ئەکاتجاری وهەیە لە ڕەنگیانەی چاوەکە یاخود لە تۆڕەی چاو بۆیە پزیشکی بابڵێن ڕۆماتۆلۆجی ئەوانەی کە نەخۆشی ڕۆماتیزمەکان ئەبینن ئەیان نێرن بۆ پزیشکی چاو بۆ ئەوەی پشکنینیان بۆ بکەین بە تایبەتی مناڵ ئەگەر ڕۆماتیزمی هەبێت جاری وهەیە بە هیچ شێوەیە هەستی پێ ناکە هەتاوەکو ماکەکانی دەرەکەوێت لە چاویان جاری وهەیە نەخۆشمان بینیوە نەنێراونیش یان زانیوە کە ئەمە یعنی کاریگەری بۆ سەر چاوەکە هەیە کردوێتی بە ئاوی سپی اینجا ئێمە بینیومانە دکتۆرە خان زۆر جار بەدەر لە گلێنەی چاو سپایەتێکی بەشی چاو بەدەر لە حاڵەتی زەردۆیی ڕەنگی تێگەچێ هۆکاری ئەم تێکچوونی یان ئەم سپیە جوانە ڕەنگە کاڵ بێتەوە ڕەنگی بگۆڕێ ئەمە نیشانەی بۆچین کاتین یان ئێمە چۆن وشیار بین لەوەی کە ڕەنگی سپیەکی چاومان گۆڕانکاری بەسەرا دێ زیاتر تیشکی خۆر ئەو تیشکی سەر و وەنەوشەیی کە کاریگەری هەبێ بۆ سەر سپێنەی چاو ئێمە خۆمان بە کوردی پێڵێن چەوری جاری وهەیە ئەڵێن چەوری دروست کردووە بەڵام خۆی گۆڕانکاریە کە لە سپێنەی چاو بەهۆی ئەو تیشکە زیان بەخشانەوە دروست ئەبێت ئەوانە بەخوالا ناچێت ئەگە زەردویی بێت چارەسەر و زەردویەکە بکە چاک ئەبێتەوە بەڵام ئەوانەی بە هۆی تیشکی خۆر و بەهۆی ئەڵتراڤایۆلێت لایتەوە دروست ئەبێت ئەوانە هەتاهەتاین و یعنی زۆر باشە دکتۆرە هەر ئەم حاڵەتەی کە شوان باسی کرد هەندێک جار لە مناڵە ئەبینیت کە سپایی چاوی بەرەو شینایی ڕۆشتووە ئەمەیان ئەوانە هۆکاری زۆرە هەیە هەر سکماکیە هەر خۆی ڕەنگی سپێنەی چاوی مەیلەوشینە بلوسکلێرامان هەیە ئەوانە ئاساین بەڵام هەندێک جاریش لەگەڵ نەخۆشی ترا هەیە ئەگەڵاتیانی جاروبات بەڵێ بۆیە ئەگەر گومانمان هەبێت ئێماینەرین بۆ لای پزیشکی مناڵان بۆ ئەوەی زیاتر لێکۆڵینەوەی لەسەر بکات ئایا بزانن زۆر باشە دکتۆرە پێشتر باسی لەو کرد کە ئەو وشک بوونەوەی چاو چارەسەرەکەی تەنها ئەوەیە بە چاویلکە چارەسەرە کرد یاخود چارەسەری وشک بوونەوەی چاو چۆن چی بکرێت وشکبوونی چاو نەخۆشیەکی بەرفراوانە یعنی ستەیجی هەیە با بڵێن مەرحەلەی هەیە هەمانە یەکەم جار هەر ئەو گۆڕانکاری ستایلی ژیانی نەخۆشەکە بگۆڕی بۆ نمونە لە شوێنێکی گەرمایە ئیشەکەی بگۆڕێت لە شوێنێکی تەپۆتۆزاویە شوێنەکەی بگۆڕێت یاخود چارەسەری دیکەی نییە دکتۆرە دوای ئەوە ئەچیتە سەر ستەیجی دووەم ئەگەر بەمانە چارەسەر نەبوو یان شتێکیان بە پێی دگریەکەی ئەگەر زۆر بێت قەتری فرمێسکی دەستکردمان هەیە ئەوانە بەکار ئەهێنین یاخود ئەگەر هەوکردنێکی لەگەڵا بێت دژە هەوکردنی بۆ بەکار ئەهێنین عیلاج ئەگات حاڵەتانی کە زۆر یعنی زۆر وشکە هەندێک جێڵ هەیە بۆ ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە لەسەر چاوەکە نەرمی ئەکاتەوە و حاڵەتی وایشمان هەیە
هەیە هەر زۆر یعنی ئەیکا بەبرین ئەوە نەوشکە جاری وا هەیە لە خوێنی نەخۆشەکە دەری ئەەکەین سیرۆمەکەی دەرئەکەین ئەیکەین بە قەترە ئەیکەینە چاوی نەخۆشەکە زۆر کاریگەری هەبووە بۆی یعنی لە خودی خوێنی نەخۆشەکە بۆی ئەەکەین بە چارەسەری خۆی زۆر سوودی هەیە دکتۆرە کەسبینی لە ئێستایا کە زۆر ینی خەڵک تووشی و حاڵەتە بوو ئایا ئەمە بۆ ماوەیە یاخود ئەمیش هۆکارێکی بۆ ماوەیش هەیە و زیایش ئەکا بە هەندێک شت بۆ نمونە مناڵێک خۆی نزیک بینە زۆر سەیریشتی نزیک بکات بە تایبەتی ئەم شاشە ئەلکترۆنیان کە با بڵێن بۆ نزیک بەکارێت زیاتری ئەکا ئەگەری ئەستیگماتیزمی زیاد ئەکا نزیک بینی زیاکە بۆچی لەبەرەوەی زۆربەی کارەکانی سەیری نزیکەکە سەیری دوور ناکات بۆی تووشی نزیک بینی ئەبێت دکتۆرە خان کۆمەڵک حاڵەت هەیە بۆ نمونە کەسێک ئیش زۆر بکە لەبەرەی جسمیشی بەهێزە بێ یان بەشێک لەن دەستەکانی بەهێزە بن یان بەرگری جستەی بەهێزە بێ ئەگەر ڤایرۆسی هەناوی با بڵێن هەناوی بەهێزە بێ ئەی چاوچی ئەگەر کەسێک زۆر چاوی بەکارێ نابێیان کۆمەڵ ئەکرێ بڵین چاوێک مانوتر بۆ مەناعی باشتریان بە پێچوانەوە هیلاکە بێ بەراورد بە چاوێک ئەمانە لە چی کاتێکا دەرەکە ئەگەر یەکێک چای مناڵ بە تایبەتی چاوێکی باش بێ و چاوێکی کز بێ ئەو چاوە کزەی زۆر بەکار نەهێنێ تەمەڵ ئەبێ ئیتر ئیشی خۆی ناکات بۆیە چی ئەەکەین ئەچین چاوە ساغەکەی ئەبەستین ڕۆژی 2-3 ساعاتێک بە پێی ینی حاڵەتەوەی بڵێ ئەبێ بە چاوە تەڵخەکە زیاتر سێکا بۆ ئەوەی زیاتر بەکاری بێنێ ئەخ چۆنە بێ لە کاتا من چاوێکیان کەمتر بەکاربێن و چاوێکیان زیاتر عادەت قەناسەکان یەکێکیان نۆرمەڵە یەکێکیان دووربینە خەر خۆی نەخۆشی هەیە پێم وایە بێ لەو حاڵەتەیە دکتۆرە ئەو چاوی کە زۆر ینی باشتر ئەبینە بینینی باشترە لەو چاویان کە کەمترە دەبێت ئەو چاوە ببەسترێت بۆی ئەمیتری چالاکێتەوە چاوە باشەکە ببەسترێت بۆ ئەوی بە چاوە کزەکە سێر بکات زیاتر ئەکتیوی دکتۆرە خان پرسیارێک باشە کاتمان یەک تۆزماوە ینی نازانم تا چنێکیش زانستیە بەڵام هاوڕەیەکم بەڕاستیان پرسیارەوتی بەڵامێکی زانستیم دەست نەکەوت و نەگەڕاوم بۆ نمونە چاومان هەیە حەجمی گەورەیە چاویشمان هەیە کەمێک بچووکترە یان ڕەنگی چاوەکان فەرقیان هەیە ئەمانە لە ڕووی بەرگری یاخود بەهێزی یاخود توانای باشترمانەوە مامەڵەکردن هیچ فەرقێکەکە یا ئەوەیە خودی ئەو کەسەی کە چاوەکەی هەر ڕەنگێک هەبێ و هەر حەجمێکە بێ چۆن بەکارێنێ چۆن پارێزگاری لەیەکە توانێت بەباشی بهێڵێتەوە هیچ فەرقێکیان نییە ینی بچووک ڕەنگ و قەبارەی چاوەکە هیچ کاریگەرێکی مەگەرێکە قەبارەی چای با بڵێن زۆر گەورە بێت زۆر بەرکەوتەی هەبێ لەگەڵ هەوایە زیاتر وشک بوونەوە بە تایبەتی ئەوانی کە بۆ نمونە نەخۆشی غودەیان هەبێت غودەی سام بێت چاوەکانیان زۆرتر ئەکرێتەوە هەوای زیاتر بەرئەکەوێت ئەگینانە چاوی ئاسایی هەر کەسێک وەکو نۆرمەڵ چاوی گەورە بێت کێشەی زۆر باشە دکتۆرە خواردن چ کاریگەریەکەیە لەسەر چاو زۆر جار ئەوترێت ماستی زۆر بخۆن بۆ چاو باشە جارە چاوریەکەیە کە ئەمە بۆ چاو باشە هەنێ خواردن هەیە کە باسەکرێت ئەمانە چی خواردن هەرچی میوەیەک سەوزەیەک خواردنێک مادەی کارۆتینی تیا بوو ڤایتەمین ئەی تیا بوو ئەمانە بۆ چاو زۆر باشە ئۆمێگا 3 باشە یعنی بە تایبەتی ئەو میوانەی کە ڕەنگیان پرتقاڵیە ولا فلان کارتۆنەکە وەرمانگرتو بوو گێزەر بخۆنا کەوێشکەکە گێزەری خۆە بەڕاستی وایە گێزەریان فعلەن بۆ تۆڕەی چاو زۆر سوودی هەیە ئەوانی کە مادەی نەک هەر گێزەر لەوانەیە پرتقاڵیش لەوانەیە لیمو ئەوانی کە پرتقاڵین بیبەری شیرینی پرتقاڵی ئەوانیشە باشن ئەوانی کە ڤایتەمین ئەیان تایە ئەوانە زۆر هەم وشکبوونی چاو یعنی دوور ئەخەنەوە هەم بۆ تۆڕەی چاویش سوودیان هەیە چونکە پێویستی بۆ خۆراکانەیە ئەگانی کە تەمەنیان هەیە و کێشەی تۆڕەی چاویان هەیە ئێمە بەم وەکو مەڵتی ڤایتەمینێک بۆیان ئەنووسین یعنی بەڵام بۆ کەسی گەنج و کێشەی نەبێ هەموو شتێک بخوا کێشەی نابێت چاوەکان دکتۆرە خان بەکارهێنانی چاویلکەی ڕەشی ئاسایی ئیترجا پۆلۆڕایز بەیان هەر چاویلکەیەکی ئاسایی بێ بەپێی کوالیتی بەرزنزمەکەی بەگشتی لە خانمان لە پیاوان ئەوەی کابڵێن چ چاویشی گرفتیە بە یا هەر نەیبێ نۆرماڵ ئێتا چەندێک گرنگ ئێمە گرنگی پێ بدەین چونکە پێم وابێت لە کوردستان ماوەیەکە زۆر خەڵک گرنگی بە چاویلکەیەدا بە ڕێژەیەکی زۆر ئێمە چاویلکە بەکار نایەن یان بۆمان گرنگە هەیە تعلیق لێدا هەیە ئەڵێ ئەمە پۆز لێدا ینی پێشتر وا بوو داخوا پێم خۆش وەکو پزیشکێکی پسپۆر ڕێنماییت بۆ هاوڵاتیەک کە چاوی هیچ کێش و گرفت نییە بەتابێت لە خۆرەتاوێکی تیشکێکی بەتین ئەم ڕۆژارەی کوردستانە چەند باشە ئێمە چاویلکە بەکاربێنێت بەڕای من هەموو کەسێک کە چوە دەرەوە پێویستە چاویلکەی هەتاوی بەکاربێنێ من خۆم چاوم هیچ کێشەیەکی نییە بەڵام هەکە ئەچمە دەرەوە بەکاری ئەهێنم وا باشترە یعنی بەڵام ئەوانی کە پێویستە و بۆ هەنی وەکو نەخۆشی پێویستیان پێێتی ئەوانە یعنی تاکید ئەبێ بەکاریبێن بەڵام هەمومان پێویستمان کاتە کەسێک ئەگەر چاویلکە بەکاربێنێ بە درێژایی ڕاستە ئەوانشی تۆزێک گەڵێ بەدەل لە خودی چاوەکە دەوروبەری چاویش ڕەنگە تەندروست باشتر بێ ئەمە ڕاستە یان نا
یان تەنانەت پێستەکەی دەوروبەریشی تەندروستتر ئەبێت. دکتۆرە کەواتە ئێمە چۆن چاویلکەیەکی باش لەگەڵ چاویلکەیەکی ئاسایی جیا بکەینەوە لەوانەیە خۆ ناکرێ هەر هەموو جۆرە چاویلکەیەک بەکاربێن لانەیە چاویلکەیەک بەکاربێن کە ئەو سوودی سوادەیە نەبێت. چاوێلکی ئەوانەی کە با بڵێن UV فلتەر بن زۆر جار لەسەر ئارمەکەی ئەوانەی کە ئەچێتە پشتی گوێچکەکانەوە نووسراوە لەسەری بۆ نمونە فلتەری UVB ئەکا UVC UVA ئەو شتانە نووسراوە لەسەری بۆی بزانین کە ئەمە پۆلەرایز دەیانە تێستێکی تایبەتی هەیە بۆ نمونە لەو حەیەکە ئەگەر بینی بێتان لە چاوێلکە سازەکان بەبێ چاوێلکەکە هیچ نابینی بەڵام کە ئەیکەیتە چاو لەوانێ وێنەی ینی پاپۆڕێک یاخۆ لەمێک شتێک ببینی بۆ شێوەیە فحص جاوەسڕێکی منەژێ شەیداخانەگە چاویلکی پۆلەڕایزتان کڕی ئاوە پەنجەیەدا بنێن بە چاویلکە کە یاگە چوو بەناوە گەڕاهەوە پۆلەڕایزە چاویلکە سازێک وێریەوە بوو. زۆر باشە خات و دکتۆرە نەهلا لەو کاریەک خولەکەی مامانە دووبارە پێم خۆشە ڕێنمایەکی گشتی سادە بۆ تەواوی هاونیشتیمانیان چاوەکان ئەگەربیان پارێزین تا چەندێک دەتوانن بە باشی بمێنەوە چکە باز لەوە دەکرێن مرۆڤێکی یاسایی لەسەر و 40 ساڵەوە ئیدی ئەگەر زۆر چاویشی بە باشی پاراست بێت دەرەجەیەک دابەزی ئەمە تا چەند واسە. بڵێ ئەوەش هەیە ئەوە بۆ نزیک هەمومان لەوانەیە سەر و 40 ساڵی زۆر بەمان ناڵێم هەمومان بۆ نزیک چاومان کەس ئەبێتەوە ئەوە ناتوانین ڕێگری لێ بکەین ئەوە بێ چاویلکەی بۆ بەکاربێنین بەڵام بۆ دەرەوە باشتر وایە چاویلکەی هەتاوی ئەوەی کە کێشەی هەبێت و کێشەی نەبێت بەکاری بهێنێت ئەوەی کە شاشەکان بەکار ئەهێنێت بلوکەتەکە بەکاربێنێت و نەچنە ژێنێکی تەپو تۆزایەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە نەهلە مەحموود پسپۆری نەخۆشیەکانی زۆر سپاس بۆ ئامادەبوونیارێک. بەڵێ بینەرانی عەزیز دیارە هاوکارانە ماماژەبەوە دەکەن پانێڵی بەرەنگاربوونەوەی جەنگە دەرونیەکان لە شاری هەولێر لەو بارەیەوە ڤیدیۆکیان بۆ ئامادەکردووین بینەری دەبین. جەنگی دەرونی بەو جەنگە دەوترێت کە لەگەڵ هەست و نەستی مرۆڤەکانە ئیش دەکات. جەنگی دەرونی ئەو جەنگەیە کە زۆر عەزێتی پەنجەت نادات، زۆر عەزێتی قاچت نادات، زۆر عەزێتی لاشت نادات، بەس بە مانای کەلیمە ئازار دەخاتە تەوقی سەرت تا نوچی پێت. جەنگی دەرونی ئەو جەنگەیە کە بەبێەوەی بە خۆت بزانی زۆر جار لە چاوەوە دەچێتە ناو لاشەتەوە، لە گوێچکەتەوە، جاری وایە بە خۆشت نەزانیوە لە ڕێی مۆبایلەکەەوە لە ڕێی ئەنتەرنێتەکەەوە لە ڕێی سۆشیال میدیاکەەوە هاتوۆتە ناو ژیانتەوە. بەداخەوە ئەوە ئێمەین زۆر جار حسابمان بۆ ئەم جەنگە نەکردووە، حسابمان بۆ فیشە کردووە، حسابمان بۆ دەمانچە کردووە، حسابمان بۆ جاجار دەبابەیەکی کۆنە دەبابەیەکی شەق و شڕی بەرازیلی کردووە ویش بەرگەی قازیفەیەک ناگرێ، بەڵام حسابمان بۆ جەنگێکی دەرونی نەکردووە کە لە عالەما لەگەڵمانایکەن. هەڵساین بە ئەنجامدانی چاڵاچیەک پانێڵێک لە ژێر ناونشانی بەرەنگاربوونەوەی جەنگە دەرونیەکان دیارە لە ئێستادا قوتابیانی ئێمە یەکەم ڕۆژی تاقیکردنەوەی کۆتایی ساڵیانە بەهێنگەمان زانیوە ئەم پانێڵە لەم کاتەدا جێبەجێ بکەین بۆ ئەوەی ئێمە بەرەنگاری جەنگە دەرونیەکان ببینەوە. جەنگە دەرونیەکان بە هەموو شوێنێک دەوریان داوین، بەڵام پێویستە ئێمە بە شێوازێکی ڕاستی دروست بە شێوازێکی گونجاو بە شێوازێکی باش ڕوبڕیان بینەوە بۆ ئەوەی باشتر لەسەر ئەم جەنگەدا سەرکەوتوو بین. ئەمەنجی ئێمە ئەوەیە کە کۆمەلگای ئێمە خۆشار بکەن بەتایبەتی چینی خوێندکار خۆشار بکەینەوە کە جەنگە دەرونیەکان هەرچەندە بەهێز بن هەرچەندە زۆر بن، بەڵام ئێمە توانامان زیاتر ئێمە هێزمان زیاترە دەتوانین بەسەریاندا زاڵ بین باشترین شێوە. ساڵ بۆی ئەوەی جیاوازێکی زۆری لە ساڵەکانی بۆی ئیمتیحانی وزاری و قورساتیشی تایبەتی هەیە بۆ ئەوەی آخر ساڵە بۆ ئەوەی کەوا سێپەیمانکەن شوێنە بۆ ئەوەیە کەوا ئەزمموی مامۆستایانە و هەروەها ئەزمموی مامۆستایانە بزانین لەبارەی پۆلی شەشە و هەروە لەبارەی ئەوەی کەوا چەندین ساڵە ڕێنمایی ئەو خەڵکە دەکەن بۆ ئەوی لەم کاتانەدەکەوە چۆن خۆیان بەهێز بکەن، چۆن خۆیان ئومێدەبێت بەخش بکەن.
بەڵایزان دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ بابەتی باڵاپۆشی خانمان وەکو تاجێکی زێڕین وەکو شکۆیەکی بەرزی خانمان ئێمە لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ خانمێکی باڵاپۆش وەروەها کاریگەر چالاکەوان لە بواری هۆشارکردنەوەی خانمان بۆی ئەوانەی باڵاپۆشن باڵاپۆشێکی تاو بن ئەوانەشی باڵاپۆش نین هیدایەت وەربگرن وەروە بەرەو ئاراستەی باڵاپۆشی ڕێنوێنیان بکەوە دەورێکی باشی هەبووە کاریگەریەکی باشی بووە خانمێکی زۆر بۆی ئەوە بوونەتە باڵاپۆش ئێمەش لێرە میوانداریمان کردو زۆر بەڕێز خاتوو ڕۆژین مەحیەدین چالاکەوان لە بواری باڵاپۆشی خانمان زۆر بەخێر بێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. خێر بێ. پێشوەی بچمەوەی بزانم چەندێک بۆیتە هۆکار بۆی خانمان بۆی تۆوە بتوانە ببنە باڵاپۆش لە ژیانی تایبەتی خۆت لە مێژە باڵاپۆشی خۆشت و بەم شێوەیە باڵاپۆشی و ئاسوودە و مرتاحی گرفت بۆ دروست نابێ زۆرجا خانمان لەوە ترسن دەبنە باڵاپۆش ڕەنگە ئیشیان نەڕوایان ڕەنگە ئەمە ئێستا بۆ ئەم سەردەمە نەگونجێو نەبێت. عفو ڕاستی من لە مناڵی و حیجابم یعنی لە مناڵی و لە چک ئەەکەم بەڵام هەروەکە ها کردومە پێم کرا ینی توانە بیکە ئێتە نەمزانێت کە بۆچی ئەم لە چکە ئەبێ بکەم ینی ئەم لە چکە چ شتێکی هەیە بۆ من پەیامیم لە چکە بۆ من وەکو ئافرەتی چێ لە کۆمەڵگای هیچ ئەوانم نەئەزانی هەتاوەکو ئەتوان بڵم هەتاوەکو پار ینی ئەم ساڵیش ئەتوان بڵم هیچ ئەوە نەبوو تەنها ئەم کرد تەقلیدێک بووت کرد چونکە بۆ نمونە ئێستا کە من گەشتما قۆناغی بڵم پەیمانگاش هەر حیجابشتم هەر شل کردەوە یان ئەها چکە بەوە نەچوو بووە قەنەعەتم پێ نەبوویان لی نەمەزانی کە ئەمە چییە تەنها کردبووم و تاو بەڵام سواز بخوا ئیتر ئەم ساڵ زۆر زیاتر وردە وردە هەوڵم مابزانم چییە ئیتر چۆن بوو ئەو قەنەعەتەوە بۆ دروست بوو کە باڵاپۆشیەکەت ینی یەکسەر بچی بۆ نیقاب بپۆشیت وەکوی کە خۆت پێشتری ژاماژت بەوە کرد کە پێشتر حیجابەکە و زۆر شل بۆ قژێ دەرخستووە لەوانەیە جلێکی زۆر تەسکی لەبەر کرد بێت بەڵام دوجار ئەم بڕیارە بۆ دروست بوو ئەم قەنەعەتەوە بۆ دروست بوو کە ببی بە نیقاب. بەڵێ طبعا فەزلی خوایە یارمەتی خوای گەورە بۆ ئەگینا من نەمتوانێت ئەوەش بکەم هیچ بەڵام لە دڵما بوو کە ئەمیست وردە ینی شتێک ئەچۆ مێشکمەوە ئەموت باشە خۆ من حیجابم بەڵام ئەمە حیجابی تەواتی نییە یان بۆ نمونە چ پێویست ئەکات پیاوێک بەرامبەرم چاوی ترکات لە جوانی من لە جەستەی من چ پێویست ئەکات بۆ نمونە من ببینێ ئەو شکڵە ئەو شێوازم هەیە ئەوە تاو بۆ نمونە ئەگەر من ینی هاوسەگیریشم کرد بکە ئەو بووی من تاو من هاوسەری خۆم هەیە چ پێویست ئەکات کەسانێک تر لە دەرەوە من بۆ شکڵە ببینن یعنی ئەوە چۆن مێشکمە وتم هیچ پێویست ناکات. زۆر باشە چی وای لێ کردی کە ئەم فکرێ بچێتە مێشکەوە چی ئاوایانی کاریگەری لەسەر دروست کرد؟ ڕاستی هیچ سۆشیال میدیا کاریگەری هەیە بۆ نمونە من سەیری هەندێک جلوبەرگم ئەکرد کە پشتێنیشی نەبەست و جلەکە فەری ئەو جوانیش بوو یعنی چوە دڵمەوە لەبەر جوانی جلەکە سەرتا لەبەر جوانێکی چوە دڵمەوە دوای وردە و دەخوای گەوری یارمەتیام و هەر کەسێکیش کە هەر لە نیەت لە دڵیا هەبێت کە شتێکی وا خۆی گەور خۆی یارمەتی ئایتر خاتو ڕۆژین بووە بەهۆی بەڕێستەوە دوایەوەی خۆت هەم بە یەقینەوەت قەنەعەتت بەوە هەیە باڵاپۆشێکی کامل بێەوەی کە لە شریعەتی ئیسلام زیاتر مەرغوبە بەکاریبێنی بتوانی وا لە کۆمەڵێک هاوڕێ و خانمی نزیکی خۆت بکەی کە بەم شێوەیە باڵاپۆشی بکەن هەم بۆ دنیا و هەم بۆ قیامەتیشان باشە. بەڵێ سپاس خوا الحەمدوللا کە زۆر کاریگەرێکی ئەتوان بڵم باشیش طبعا هیچی ئەوە شار ئازاتی منە هەمووی فەزلی خوا و یارمەتی خوای گەور بۆ ئەگینا نەمەتوانی بەڵام چونکە لە دڵەوە دەستم پێکرد لە دڵەوە دەستمە من کە ئەم عبامە کرد یعنی میکیاجێکی زۆرم ئەکرد من یعنی زۆرم حەز لە میکیاج و میکیاجێکی زۆرمە کرد بەڵام دوایتم ئەم عبایە و میکیاجی زۆریان نەوتوە ئەو هەموو میکیاجەکەیکەم یان بۆ نۆ نیقابم ناکرد سوراوی زۆر و تۆخ و ئەم شتانە یان نینۆکی درێژ و سوور و وتم یعنی ئەم شتە ناگونجە لەگەڵەوە جا بەخۆشمەوە دەموت بۆ نمونە ئەم نینۆکە ئەگەر بە منەوە ینی بەس بەم نینۆکۆ جوام ئەگەر پێمەوە نەبێت جوانی من تەواو لا ئەچێت نینۆکێک بڕای لەسەر جوانی منە ئێتر کە ئەو شتانم ینی لە خۆمە ئەکرد برادەرەکانم ئەیان بینین کە زۆر گۆڕاوە زۆشتی ئەوە بووە ئێتر کە هەم چونکە شتەکەش بە جوانی طبعا هیچ شتێک بە ینی دین بە ناشرینی خوانەخواست ناگەیەندرێت بە ڕاوشتەوە بە نەرمونیانی بە جوانی سوپاس بخوا توانیم کاریگەریم هەبێت لەسەر ڕۆژین وەک دەزانین کە لە سوۆشال میدیا ینی بینەرێکی زۆرە هەیە فۆڵۆوەرێکی زۆرە هەیە هەندێک کردار و ڕفتاری ناو سوۆشال میدیایە تۆ چۆن توانیتە وا بکەی ینی هەندێک کردار و ڕفتار هەیە کۆنتترۆڵیان بکەی کە لەگەڵ ئەم نیقابەدا بگەنجێت چونکە بەڕاستی نیقاب تەنها قماشێک نییە کە بڵێ کردومەوە تەواو
ئەبێ خۆت بگونجێنی ئەبێ کۆنتترۆلی زۆر کردار و ڕفتار هەیە بیکەی ئەو کردارانە چییە کە تۆ توانیتە کۆنتترۆلیان بکەی کە لەگەڵ نیقاب و حیجابەکەدا بگونجێت هیچ نیقاب زۆر زۆر قورسە بەڕاستی وەک کچێک کە بۆ نمونە حیجابنی و ئەیە بێ بە حیجاب چەندێک قورسە بۆ ئەو ئەتوان بڵم نیقاب لەوش قورسرە کە نیقابەکەی لە زۆر شت ئەبێ خۆت بگریتەوە لە زۆر زۆر شت هیچ ئەتوانین بۆ نمڕۆتە زۆر شوێن بچیت دەرەوە بەڵام لە زۆر شت خۆتەگریتەوە لە هەندێک بابەت لە هەندێک شێوازی جلوبەرگیان لە هەندێک قسە بەڵام ئیتر خۆی گەور خۆی بۆت ئاسان ئەکا من ئەوەی کە یعنی هەوڵمدا حیجابەکەم بەو شکڵە کامڵ بکەم لەگەڵ یا ئەموت ئەبێ ئەم شتانەش بکەم قۆناغ بە قۆناغ هەر ئەوەندە کە ئەچیتە بە شێوازێکی باش تۆ بیرە لە داهاتوش کردوێتەوە پێش ئەوەی ئەم نیقابە بکەیت بیری لەوە کردوێتەوە کە ئەبێ هەندێک کردار و ڕفتار هەیە منە بێت تەرکی بکەم لەگەڵم نیقابە ما بگونجێت هەر ئەوەش نە ئەگەر باوەڕ بکە بیریشی لێ نەکەیتەوە هەرەوەندە بەدڵ حەز لە جلەکە بکەی خۆی گەورە خۆی ئەیخاتە دڵتەوە خۆی گەورە خۆی خاتە دڵتەوە بۆت ئاسانە کەکە ئەم شتەشە توانی تەرک بێ ئێستا بۆ نمونە من هەوڵێم ئێمە زۆر کەس بۆ نمونە کە من باسی شتێکم ئەڵێن تۆ بۆ خۆتی بۆ خۆی بکە بۆ ئێمەڵێ بەڵام ناخۆ ئێستا دنیای ئەم موبایلێ یعنی هەمووی موبایلەکەی لە بەردەسات من لە ڕێگەی موبایلە کۆنە بێ من چۆن بتوانم کچێک لەکوێ لە منەوە دوورە کاریگەریم هەبێت تۆ لە ڕێی ئەم مۆبایلەتەوە توانیتە کاریگەری زۆر زۆر ئێستا بۆ نمونە بە من ئەڵێ بۆ خۆی بکە بۆ خۆت تیمەکە بەڵام من ئەڵێم لەم ودا هەڵێم زۆرتر بە ڕۆژوو بم بۆچی کە بە ڕۆژوە بی لە زۆر شت خۆتە گریتەوە ئەڵێ نا بە ڕۆژوم گوناحە بە باسی کەس نەکەم نا بە ڕۆژوم گوناحە بە ئەو شتە نەکەم نا بە ڕۆژوم با ڕۆژەکەم بەتاڵ نەبێتەوە میکیاجی زۆر و خۆم دەرنەخەم بە ڕۆژوم با لەچک بکەم ئەها ئەو شتاناڵی یعنی من وەکو ئامۆژگاری بچوو بۆ کچە ئەڵم هەتا ئەتوانن بە ڕۆژوو بن کە بە ڕۆژوو بوون یعنی لە زۆر شت خۆتە گریتەوە بۆن لە گوێگرتن لە گۆرانی وردە وردە ئەنجا ڕای ئیتر واز لەو شتانە شێنی تو هیچیش کێشەی خاتو ڕۆژین بەم جلوبەرگە جوانەوە کە بە باڵێن لە ژیانی ڕۆژانە تا بوون من ڕەنگە پێویست کاپچیتە مۆڵێکەوە مارکێتێکەوە دایرێکی حکومیە یاخود نەخۆشخانەیەک شوێنێکی تایبەت بە هەرگشتی هەمیشە کچان لەوە کڵێن ئێمە ئەخر نابێ ڕێگەمان پێنادەن یان دەرفەتی کارمان بۆ دروست نابێ یان گرفتمان بۆ دروستە بێ سەر ئێشەیە قورسە ناڕەحەتە بم ئیزعاجە بم ئەرێ بەڕاستی وایە بەڵێ ڕاستیت بێ بەڵێ لە ئەو شان زۆر زۆر کاریگەری هەیە یعنی کە ئەچیتە شوێنێ بۆ کار یەکسەرسەی شێواز ئەکات چونکە خەڵک چاوێت لەسەر شێوەی یعنی شتەکە ئەتوانێت بە شێوەی ئەو کەسە سەرنج بۆ شتەکانی خۆی ڕاکێشێ خۆی ئەو وایە بەڵام ڕاستی شتێکی هەڵەیە بەڵام کێشەشنی ئەگەر ئیشێک وا پێویست بگات تۆ لەچکەکەتی بۆ لابەی ئەو ئیشە هەرنێت چونکە خێربەرەکەتی تیان نامێنێت زۆر باشە خاتو ڕۆژین وەک دەزانین کە باڵاپۆشی پاسەوانێکی بەهێزە بۆ خانمان بۆ پاراستنی ئابڕوو تۆ دوای ئەوەی کە ئەوە بەم شێوازە بووی بە باڵاپۆش و نیقاب تا چەند هەستە بەم پاسەوانە بەهێز و بەم پاراست نەکردو زۆر زۆر ینی زۆر زۆر دڵم خۆشە بێت کە ئەچمە دوکانێکەوە هیچ جاران کە حیجاب بووم بۆ نمونە هەر لەچکێکی ئاسایی و جلێکی حیجابی ئاسایی مەکرد بەس بۆ نە هیچ کەم کورتیا بەس ئەوە کە چوومە دوکانێک و کابراکە چای ئەپاراست لێم بەس ئێستا هەرسەردا ئاخاتێ ئەنی ئەو پەڕیشانازی بۆ من ئەڵم ینی ماشەڵڵا خوا لەو هەموو بەڕێزیە کە من ئەبینێت تەنان بە شازە سەردا ئەخات بە خێربەی سوپاس ینی ئاواینە بۆ جۆرە شتێکی زۆر خۆشە ینی کەمتر بەڵام خۆ هیچ بۆ زۆر کەس هەیە بۆ نمونە پێم ئەڵێ باشە تۆ نیقاب تەواو ئاوان نییە ئەبێ نیقاب بڕۆی لەگەڵدا پۆشی یان ناوچەو من نەموتە بۆ نمونە ئیمانداریان نیقابێکی کامڵم تەواو کەسمان ناتوانین لە ئیمانە بەڕاستی کامڵ بین تاکە کەس کە توانی بێتی و لە ئیمانەکان بڵ بووە پێغەمبەرمان بووە دوودی خوای لێبێت کەسمان ناتوانین بگەین بۆ ئاستا هەمومان هەڵەمان هەیە بەڵام ئەمە ناکەین بە پێوەربەوەی کەیتە تاو ئێمە ئەبێ لە زۆر شت خۆمان بگەینەوە وردە وردە هەوڵ بین بەڵام سوپاس بخوا زۆر زۆر کاریگەریە بۆ من جاران بە شازێک دەچوومە دەرەوانەی هەمووی سەیری ئەکردم بەڕاستی بەس ئێستا زۆر چایان لێمە پارێزن و زۆر کەسیش پێم بەڵێ ماشەڵات لێبێ ڕەحمە لە دایک و باوکرد ئەو شتانەش زۆر زۆر ینی ئەو هەندێتر حەزەکەواتە نیقابەت چی بە تۆ بەخشیوە سپاس بخوا خۆشەویستی ڕێزی خەڵک یعنی شتی ناخۆشە هەیە بەڵام چونکە تەرکیزم لەسەر یانی نامەوێت زۆر بێ لە ژیانمە کە تەرکیزە لەسەر شتێ بێ ئەوە زۆرە بێ سواز وخواتە من تەرکیزم لەسەر ئەوەی کە زۆر کچانی تر کە حەزیان لەم شێوازە کردو بەهۆی ئەوە و لە دەرەوە بەڕاستی ڕێزێکی زۆرم لێ ئەگیری ئەچمە دوکانی ئەچمە هەر شوێنێ ڕێزێکی تایبەتتر و شازێکی تایبەتتر هەیە بۆ من هاتو ڕۆژین خێزانەکەت ڕاستە خێزانی زۆر بەممان خۆشبەختانە پابندن بە بنەماکانیانی پیرۆزی ئیسلامەوە بەڵام ئیتر بە پێی بیرکردنەوەی زیادوکەمی خێزانەکان ڕەنگە بەشێکیان لەگەڵ تەنانەت نیقابانین بەداخەوە کە ڕەنگە
با بڵێن خێزانێکی مسلمانیش بن یان ئەو خانمانەی هاوسەرگیری دەکەن ڕەنگە هاوسەرەکانی پێی خۆش نەبێ خانمەکەی بەم جلوبەرگەوە دەرکەوێت تۆ گرفتانت بۆ دروست بۆ یان ئەو خانمانەی کە تۆ بووتە هۆکار بووی بەرەوە نیقاب بڕۆن باسییان لەوە کردو ئەم نوع گرفتانیان هەبێت. بەڵێ وڵات سوپاس بەخوا الحەمدولیلا کە خی گەورە یامەتیاوم لەوە شاکە هەم خێزانەکەی خۆم هەم خێزانی هاوسەرەکەم هەموو ینی بڵم مامۆژنەکانی مامەکانی ئامۆزاکانی هەر هەموو خستمەکانی سوپاس و خامیان دەستخۆشیان لێ کردوم کە ئەم شازی منیش نین ئەتوان بڵم حیجابێکی تەواوەتیش نین بۆ نمونە هەیەە من خۆم ئامۆزای خۆمی لە چێک ناکە بەڵام زۆر دەستخۆشی لێ کردوم یان برادرم هەیە کە ئەگەر لە لای منە کە دانیشەی خەڵک پێی سەیرە زۆر کەس پێی سەیر بۆ چۆن ئەو برادری تۆیە یان ئەم چۆن برادری چونکە هیچی شازی لە من ناچێت ینی ئەو هیچ حیجاب نیە بەڵام سپاس بۆ خی گەورە ینی هەمویان دەستخۆشیان لێ کرد هەمویان پاڵپشتیان لێ کردوم لەخوا بەزیابیانی هیچیان بەڵام ئەو زۆ کاریگەری هەیە بۆ کچان کە خێزانەکەی زیاتر پشتگیری بکە شتێکی زۆر باشترە و زۆر کەس ڕۆژانە نامە بۆ نێرە من دایکم ناهێڵە یان باوکم ناڵیان هاوسەرەکەم وتومە بۆ نمونە بە قسەی خۆش بە نێرمونیانی دوعا بکە نوێژ بکە لەخوا پاڕێرەوە شەرنی یەکسەر ببی بە نیقاب وتومە بۆ نمونە تۆ لە چێک ناکە و هەر حەزەکەم لە چێک بەسەر بەڵام هاوسەرەکەم ناڵێ وتومە قەینا لە چەکە بەشلی بکە هیچ کێشە نییە ئەلمهم تۆ وردە وردە لە چکەکە بخەیتە دڵی وردە وردە تونگی بکەیتەوە ئیتر کابرش کێشەی نابێت ئینشاءالله تا چەند کاریگەریت هەبووە لەسەر خانمانانی خانمێک هەبووە کە باڵاپۆش نەبوو بێت یاخود لەوانەیە خانمێک هەبوو بێت باڵاپۆش بوو بێت وەک ئەوەی کە پێشتر خۆت ئاماژت پێکرۆک و خۆت بوو بێت بەڵێ هەبووە ئاوا کاریگەری و لەسەر دروست کرد بێت و لە ڕێگەی تۆ یان لە خۆشەویستی تۆ بوو بێت بە باڵاپۆش لەخوا بەزیاب الحەمدولیلا بۆ ئەوەش کە بۆ نمونە زۆر کچ ڕستمی خۆیان ناردوو بووم کە سفور بووە یعنی کە ئەڵان سفور ینی کەسانێکن کە بۆ نمونە هیچ بۆ نمونە پارێزگاری لە هیچ جلوشتی خۆیان ناکەن و وەجبەیەکەش بۆ نە حیجابێکی سادە بوون یا شتێ ڕستمی خۆیان بۆ ناردوم کە پێشە لە چک بەسەر نەبوو ئێستا هەر بە قەپاتی بۆ بە لە چک بەسەر یعنی من کە عباکی منە بینێ شەر نیسە بێ ینی بێ بە عبا و بە نیقاب لە چلەکەی من حەز لە حیجابەکە حەز لە لەچکاکات ینی وردە وردە کە ئەوەشی کرد دڵنیام ڕۆژێکی ئینشاءالله خۆی بۆ ئاسان ئەکات خات ڕۆژین با بڵێن کۆمەڵێک ڕخنە لە مرۆڤی بەرامبەرەگە لە کارێکێکی هەنێکی بەڕاستی یەکسەر دەزانی کابرانیەتی دڵسۆزی و دەیەوێت باشتر تۆ سەر پشتیوانیت بە هەنێکیشی ڕەنگە لە حەسوودی و لە نیەتێکی خراپ و بۆ ساردکردنەوە بێ کاتێک ئەنێ کۆمەڵێک لەو ڕخنانەی بەتابێت لەم جۆرە لە فۆرمی نیقابەگیرێ باز لەوە دەکرێت ئەمە جۆرێکە لە مۆدلگەرایی لە نێو جلوبەرگی ئیسلامیە یان ئەبێ هەر ڕەنگەکەی ڕەش بێ وەکو باست کرد ئەبێ برۆ دەرنەکەوێ لە کۆتایامیش ڕەنگە زۆر سەرنجڕاکێشتر بێ لە جلوبەرگێکی تریاسایی ئەمە بەڕاستی بۆ ئەوەیە خانمان سارد بکەنەوە لە ژێر پەردەیەکی دڵسۆزیە یان بە پێچەوانەوە ڕەنگە من ڕاستیەکی تێدا بێ کەسانێکە بن بەو شێوەیە ڕاستی من ناتوانم ئەها بڕیار بە بڵێم ئەم کەسە لەوانەیە بێ من سارکاتە یا شتێ بەڵام ئەبێ بەنێتێکی جوان و باش بیرکەینەوە بەڵام بەڵێ زۆر کەس هەیە ینی بەمانای کەلیمە مسلمانە حیجاب ئەکا ئەوەکە بەڵام شێوازێکیانەکەی دروست نییە ینی دین بەڕاستی لە پێش دینەوە ڕەوشت هەیە کە تۆ دینت کامڵ بێت و ڕەوشتەکەتیایە کەم بێت نابێشتیوە ئەڵێن کە ینی بە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم وتوانە بە چ شتێک بگەینەوە بۆ کەسانی کە شەوان شەو نوێژەکەن و بە ڕۆژ شە بە ڕۆژۆ بن و توێتی بە ڕەوشت ئەتوانن بگەنەوە بە ئاست و پلەی ئەوان خەڵک بۆ نمونە لەم دنیادا خەریکە قەسری گەورە دروستەکە بەڵام لەو دنیا قەسرە گەورەکان کۆشکە گەورەکان تەنها بۆ ئەوانەیە کە ڕەوشتیان بەرزووە لە دنیا ئەنجاش بەڕاستی زۆر ئەوەی هەیە کە من زۆر کەسم دیوە ئەچون بۆ نووسی پرۆفایلەکەیەکم ئافرەتێکی تەواو داپۆشە ئەوەی کە ئەڵێت بە من ئەڵێت تۆ ئەوە بە ئەنج دروستی ئاوا هیچ دروست نیت بەڵام بەداغەوە شازی گیانەکەی زۆر هەڵەیە ئێستا من ئەوەی کە توانی بێتم کاریگەریم هەوێ بەڕاستی شازی گیانەکەیە کە حنوتومە ئەرۆڵا لە چکەکە قەیچەکە بەشلی بیکە ئەلمویم ڕۆژێک ینی یەکسەر مەچۆ سەرتۆنی چونکە ینی کەس ناتوانێت من یەکسەر بڵێم تۆ حیجابنی یەکسەر ببە بە نیقاب ناتوانێت ئیلا بێت وردە وردە خۆی لە دینە ینی ئەوەی کە من بیستومە سێ قۆناغەیە قۆناغێکیان ئەو کەسانن کە ها ئیماندارە مسلمان بەڵام هیچ هیچێک لەبارەی دین و ئەوە نازان و ناشیکەن قۆناغی دوم ئەو کەسان کە ئیماندارن ئیماندارێکی باشن بەڵام سونەتی زیاتر ناگەن شتی باشتر ناگەن هەر ماونەتەوە سێمیان ئەو کەسان کە تەواو لە تۆپان ینی هەموو شتێکیان مەزبوطە یعنی کەسێک کە لەما بێت بۆ نمونە کچێکێک حیجاب ناکە یەکسەر نابێت بڵێ ببە بە سێم
وەرە بە دووەم لە پێشە ینی وردە لەچکەکە بکە قەیچەکە بەشلی بکە قەیچەکە پەرچەمیشە بادیا بێ دڵنیا بەخۆی گەورە خۆشی ئەچێت دڵی ڕۆژێک گەڵێ ئەم پەرچەمەش لابم تۆنیەکاتە وردە زۆر باشە خاتۆ ڕۆژین ئاماژە بەوە کرد کە ڕۆبەڕووی کۆمەڵێک ڕخنە و یاخود هەندێک مەسەجێ بۆیەت کە لەوانەیە بە ڕەوشتێکی جوان یاخود بە گفتارێکی جوان بۆت نەوێت تۆ کاردانەوە چێ بەرامبەر بەمانە وڵی زۆر ناخۆشە جای وایە بەدڵ حەزەکەم ڕاکەم بێنم هاوەرە وا قسە لەگەڵکەم تو بۆ وا قسەم لەگەڵ ئەەکەی یعنی بە شازی قسەکردنەکەی هیچ ئەڵم ئێستا بۆ نەتۆ بۆ شازە قسەم لەگەڵ ئەەکەی یعنی ئێگە من سار بوومۆچی بە من ئەڵی ئەم شازنی قابە و دروست نییە ئێدە باشە لە بەیانی منی قابەکە لابم هەرش مۆسە شاز باشڵێن دروست نیە بۆ دروست ینی ڕخنەکان چی یانی سەوە قابە چ کێشەیەکی زۆر ڕەنگەکانیەتی ڕاستیت بێت ئەڵەن بۆ نمونە ئافرەت هەموو شوێنێکی ئاورەتە هەموو شوێنێکی تەنانەت ناوچاویشی بەڵام من یەکشتەڵم لەگەڵ ئەو پەڕی ڕێزم پیاوێک بۆ نمونە پیاو ئەڵم نەک بۆنە بڵم نێر پیاوێک ئەها بە تەواتی بمانای کەلیمە پیاو بێت کە ئافرەتێک بەم شازە بینێت ناچێت سەرنج خاتە ناوچای بزانام چاوی چۆن وزانام ناوچاوی چۆنە ئەوە بێوانە ناچێت بە نیەتێکی واسێری بکە ئەوە من زۆر عنی بەم شێوازم خۆنێ بڵم تاو کامڵم بەڵام لەگەڵەوەی کە ڕێزم لەگیرێت زۆر پیاویشە بووە یعنی قسەی تریشی کردووە قسەی ناشین و ئەوشی وتووە دێ ئەو لە هینی من نییە ئەو لە شێوازی خۆیت ینی خەتای ئەوەیە شێوازی ئەوە کە بۆ شێوازە سەری من ئەکا ئەگینا بۆ من ئەڵم کە بەم شێوازە ئەچم ئیتە تاو کە ئەچمە بەرامبەر کەسێ سەرداخەیان کەمتر سەیرمەکایاشتێ بەڵام کە من بەم شازش خۆم پێچاوێتەوە کەسێک هەستێ بکات ئەوە هیچ لە ئەوە شتەکە ینی لە خەتای منیتیان ینی گوناهەکە بۆ ئەوە زۆر باشە خات و ڕۆژین کاتێک کە بیر لە ڕابردوو دەکەیتەوە بەو شێوازە بوویت و لەگەڵ ئێستادا چه هەستێکە هەیە ینی قەت بۆ ڕۆژێ لە ڕۆژان ینی حەز بکەی بگەڕیتەوە سەر ڕابردوو یاخود قەت هەبووە ینی بە پێچەوانەکەیەوە ویژدانە عەزابە با بڵێیت بۆ من وا بووم بۆ شێوازە بووم خۆزگە زووتر بنیقاب بووم هەنێک کەس ئەڵێن پەشیمانیم هەڵەکانم وای کرد بگەم بە ئێستا بەڵام من پەشیمانم ینی حەز دەکەم ئێستا کات بگەڕێتەوە هەر لە سەرتاوە بوومای بەس خۆی گەور خۆی ئاگای لە نیەتی دڵەکە هەر لە خەیاڵما بوو هەر لە مێشکماوە بەڵام سارد بووم لێ یان گوێم پێ ناوتومە کورە ساڵێکی تر کات زۆرە بەڵام بەڕاستی حەزەکەم کات بگەڕێتەوە هەر لە سەرتاوە بەم شێوازە بم کەواتە پەیامت بۆ ئەوانەی کە هێشتا کاتیان لە بەردەسەوە نەگەشتونەتە قۆناغێک کە بڵێن خۆزگە کات بگەڕێتەوە ڕەنگە خانمێک بێ ئێستا 15 ساڵیان لەو قۆناغە کەمێک خواردتر یان لە قۆناغی کای بێ بای توانایەوەی هەبێ بتوانێت کۆنتترۆلی جلوبەرگی خۆی بکە تۆ چی پێڵێ؟ والله منەڵم هەتا ینی یەک دقە زووتر بڕێبەی هێشتا نییە درەنگ نییە هیچ بەڵام هەتا زووتر بڕیاربەی هەتا زووتر هەنگاوی بۆ بنی باشتر شەرت نیە یەکسەتەوە بێ ببی بە نیقاب یەک هەنگاو بنێ لەچکە یان جلەکەت لەچکیش مەکە جلەکەت تەسکە فەریعتری بکە وردە شتەکان ئابگۆڕە هەتا زووتر بیتە ئەم قۆناغە نازانین کە چ ئارامیە کە چ جوانەیە کە چ ڕێزێک با من یەکشت بڵم ئێستا بۆ نمونە ئافرەتێک کە حیجاب نییە جوانە هیچ ئافرەتێک کە حیجابە بە ئەم دوانە بەراوردکەین ئافرەتێک کە حیجابە جوانە خۆ هیچ ڕێزی هەر هەیە ئەوەیە بەڵام کە ئافرەتێکە بینی بە حیجابەوە هەر لە خۆ حەزەکەی ڕێزی بگریت یعنی ڕێزێکی زیاتر پاکی حشمەتی گەورەی ینی بەرزی ڕەوش ینی هەموو شتێک لەم قماشێک سەر بەدەست خۆی چکە خۆی گەور خۆی وای دایناوە هەر کەسێک کە ئەبینی بە حیجابۆ یعنی وایە خۆ زۆر کەسێک لەژێر ئەم حیجابە بۆ نەخواست وەک ئەڵەم شازی گەیاندنی جوانیان ڕەوشتی جوانی بەڵام بەڕاستی بێژگە لە جوانی یەک دنیاشتی تر لە پاڵ ئەم حیجابەوە هەیە خات و ڕۆژین تۆ لە ناو سۆشیال میدیایە بەتایبەت ئینستاگرام پێم وابێت زیاتر بەکارهێنی ینی ئەمە کاریگەری لەسەر نەبووە یاخود پێش ئەوەی نیقابی تۆ هەر ئاوا چالاک بووی لە ناو تۆڕی کۆمەڵایەتیا لە ئینستاگرام یاخود دوای ئەمە بڕیارەیە کە ئینستاگرام بەکار بهێنیت و پەیامەکەت لە ڕێ ئەمەوە بگەێنی هەر لە سەرتاو کە ئینستاگرامم دانا تەنها من ڕستمی خۆم دەموچاوم هەمی کامل لەسەری بوو پەرچە مشتیشم دیار بوو ملم دیار بوو یعنی شتێکی وا بوو ڕستمی خۆم پۆستە کرد کە قشوشتم تیا دیارە ئەنجا وردە لەچکەکەم تۆن کردەوە و ستایلاتی خۆم دانا ینی بەڕاستی سەرەتا و ئامانجم نەبوو هیچ لەبەر کە ئامانجیشم نەبوو نەمەتوانین سوودێ بە کۆمەڵگا بگەین بۆ نمونە یعنی سوودێ بەرامبەر بگەین بۆ نمونە من هەستایلاتی خۆم بڵاو کردەوە ئەم ڕەنگە لەگەڵ ئەوە جوانە ئەم شێوازە تەنورە لەگەڵ ئەوە زنجیرم ئەبەس لە تەنورەکەم لە ناو قەدەم یعنی زۆر شتم ئەکرد پێشتری چالاک وردە زۆر بەڵام وردە کە
هەندێک جلم بینی سەیەکم بەبێ پشتێنج جوانە بەبێ ئەوە جوانە و ڕۆژانە گوێم لە وتاری مامۆستاکان ئەگەر لەسەر حیجاب ئەترسام یعنی ئەموت من ئەمرم دوو ڕۆژی تر باشە من ئێستا بمخەنە ژوورێکی تاریکەوە بەڕاستی بەرگە ناگرم ئەترسم ئەقیژێنم یەکێ بێ بەدەمەوە ئەی چۆن لەنا ئەو قابلە تاریک و تەسکەیان من بەرگە بگرم کە من شتێکی باشم پێ نییە بەڵام کە تۆ شتێکت کرد ئەنجا ئیتر دڵت خاترجە بم بێ لەوەی کە ئەو دنیا بۆ ڕووناکە بێ زۆر باشە هاوسەرە بە ڕێزەکەت تا چەند هاوکارتە چونکە دیمەنێکی جوانمان بینی لە ئیڤێنتێکا بەشدار بووی لەبەردەم هۆڵەکەیە بە گوڵەوە پێشوازی لێ کردی ئەم لەم کارانە تا چەندە هاوکارێ بۆ پشتیوانە بووە والله لەخوا بەزیابێ زۆر ینی منەوە کاتی کە ئەو پەیجەمدانە هاوسەگیریم کرده بوو ینی لە لای ئەو بووم کە من ئەو پەیجەمدانە زۆر شتمان کرد ینی بۆ نمونە پێشی خۆشنەوە بەڵام ئەیزانی کە من شتێکی تر هەر ئەگۆڕێم بەڵام زۆرێک لە ڤیدۆکانم ئەو ڤیدۆی کردوم زۆر جابۆ نەشتە هەبووتم ئەمە پۆستکەم وتێتی نا ئەوە جوانیە ئەو شتەمەکە زۆر پشگیری کردم دەستخۆشی لێ کردو و ئەو ڕۆژەش بۆ ئیڤێنتەکە ئەو لە دەرەوە بوو حەزێک کرد بێتە ژوورۆ بەس ئەوە بوو وتیم لە دەرەوە سەیری لایڤەکەکەم وتی کە بینی و قسەکان و تۆم بینی ئاوایتە زۆر دڵی خۆش و ئەنجا چوو بوو گوڵی کڕی و هێنای هات بەس سپاس بخوا هەم هاوسەرەکەم هەم خێزانی هاوسەرەکەم هەم خێزانی خۆم هەمویان پشتگیربوون لەخوا بزیاد یا ڕەبی ئینشەڵا دوور بن لە دەرد و بەڵا و بەختەوەر و ئاسوودە بن و خوای گەورەی استیقامە و بەردەوامیتان پێ ببەخشێ بەرەبەرە ناباشە کاتمان هەیە خات و ڕۆژین من دیسانەوە ینی دەمەوێ باواز لەو خانمانە بێنی ڕەنگە خۆیان چۆن قۆناغەکانی ژانی بەڕێزت باس کرد ڕەنگە گەشتیتە قۆناغی ئیتنجا خۆت بە قەناعەتەوە بەشێک لە دایکان و باوکان وەک باست کرد ماڵەوەیان بە تایبەت دایکەکە با کچەکەم نەبێتە نیقاب یان با نەبێتە بە هەر باڵاپۆش لە چکە یعنی ئەو ترسە چییە لە نێوە دڵی خێزانێک ئەگەر تۆ گەڕابی قسەت کردبێ لەگەڵ کۆمەڵی خانما پەیوەندیان کردووە من دایکم باوکم براکانم نایڵن لە چ بکەم یان نیقاب بکەم لە چی ئەترسن ئەم کچەیان ببێ بە نیقاب چی لێ بەسەر دێوە ئەترسن نیقاب بکەن من خۆم یعنی کۆمنتی بۆی ئەڵێ کوڕە دەبڕۆ دانی شەهید داعش ئەوم پێڵێ یعنی تێگەشتوم کە هەندێک کەس لەوە ترساوم بەڕاستی و ئەزان کە بووی بە نیقاب ئیتر تۆ تاوا سەر بە حیزبێکی سەر بەلایەنێکی تۆ تا سەر بە کۆمەڵەیەکی سەر بە جەماعەتە مامۆستا و مەلایی یعنی بیر لە شتەکانی تر ناکەن و خێزانەکان بەڕاستی بیرکردنەوە وایە من کەس نامی بۆ ناتون ئەڵێ دادەڕۆژین من تەمەنم 12 ساڵە بەڕاستی زۆر حەزم لە نیقابەکەی تۆ کردووە بەس دایک و باوکم ناهێڵن یعنی هی وایە من خۆم بە چای خۆم بینیوە بۆ نمونە ئەڵێ کورم مناڵە جارێ عەبای بۆ چییە قەیچێکە حەزلێتی بابیکە ینی قەیچێکە بە من ئەگەر کات بگەڕێتوانێ وەکوتم لە 6 ساڵی من لەچکەکەم هیچ زەرێکیشم بۆ نەکردووە بەڵام ئەوەی کەەوە ئەکات هەر ئەو بیرکردنەوەی کە ئەڵێن ئەمانە کەسێکی توندڕەون یان کەسێکن خۆیان لە هەموو شتێک گرتوتەوە ئەوەی من بناسێت کە بۆ نەبووم بەم شێوازش تەبیعەتم لەگەڵ خەڵک خۆشە ئەچمە دەرەوە تێکەڵی شەبم قسەی خۆشیش و یعنی هەر شتێکیش بێ بەڵام بەوازانی بە نیقاب ئیتر تۆ لە ئەو ڕێگانە چین خێزانێک تێگەێنی کە بەڕاستی خانمێگە بێتە نیقاب نابێتە تونڕەوێک نابێتە بەوەی ئیتر خۆی لەبیر کاتوشی گرفتی تر بێ ڕەنگە ئەو ڕۆژانە تونند و تیژی و ئەو گێچەڵانەی بە خانمێک ڕەنگە با بڵێن بە جلوبەرگێکی تا ڕادەیەک کراوە هەبێ ڕەنگە هیچ ڕۆژێک پیاوێک جورئەتیەوە نەکابچێتە بەردەم خانمێکی نیقابەوە مەسەلەن هەر سڵاوی لێ بکایان هەتا سەری ناوچاویشی کا بەڵێ وڵی نڵم کاتی ببە ینی کات بە کچەکەت بزانە وای لێت خوانەخواست بێ بە کەسێکی تونندڕە و یاشتێ تاوا خۆ لە بەردەست خۆتا کچی خۆتە دوایەوە ڕایگەرە بڵێ من وازیم نی بەس دڵنیا بە کە ئەم شێوازەی کرد وردە بە شێوازە ڕاستەکە لەگەڵ یا دڵی نەرمە بێت شێوازی گفتاری جوانە بێت خۆی بکە من ئەو پرسیارە ئەو پرسە بکەم بزانم ئەم نیقابە چ ڕەفتارێکی تۆی گۆڕی وایانی پێشتر ئاماژت باوە کرد چ ڕەفتارێکی تۆی گۆڕیوە چ کاریگەریەکی لەسەر دەروون و ڕەفتارە دروست کردووە وەڵاهی لە زۆر شتا زۆر شت ئێستا بۆ نمونە من کە ئەچم بۆ ماڵ خەسووم یان خەزووم کە ئەچم بۆ ئەوێ کە بەم شازم لە زۆر شتی تر بۆنە لە مکیاجی زۆر یان لە هەندێک هەڵس و کەوت ئەڵام تا عیبە تۆ عەبای نەبێ ئەم شتانە بکەی جوان نییە بۆ نمونە یعنی زۆر شت ئێستا ناتوان بزەبت بێت ئێستا من پێت بڵێم دوای پێشەوەی نیقابیت ئێستا بووی بە نیقاب بەستوار ڕازگۆیان جووامان بەوە لە خانمانە ینی ئەو ڕێزم لە پیاوانی شاهەیە غیبەتکردن پاژم لە قسەکردن بوختانکردن پلاندانان خراپ باسکردنی خەڵک
ڕەنگە کۆمەڵێک جلوبەرگی سیر کۆمەڵێک دەستکاریکردنی جیمیکیاژ ئەمانە هەموو تۆزێک لە ژیانی ڕۆژانەی خانمێکە ڕەنگە لە پیاوێکە زیاتر بێت ئەمانی لێکەم کردیتەوە بەڕاستی زۆریش ئەوە ئێستا باش بۆ بێت خستمەوە ئێستا بۆ نمونە کە من ئەچوم ماڵ خستمێکمان باسی خزمەکانکەن خۆ بە خراپەش ناڵم باسی ئەکەن یاشەیە بەس هەر شتێ دانیشم خەیەکی موبایلەکەم دانیشم لەگەڵیان بەس لەگەڵ بخۆم یا خەیەکی موبایلەکەمە بمیاشتێ هی ناکەم ئەڵێم نا گوناحەیە نابێت تۆ باسی ئەو کەسەکەی ئەو باسیشی کرد بە چێچێ یعنی باسێکە پێی بەرز دەبی تۆ پێی جوانە بێ ئەو قسانە دڵ خۆماکەم یعنی خۆم مەشغوڵەکەم بۆی تەداخل نەکەم چکە مرۆڤە ئیتر ئینسان لاوازە تووشی هەڵابێت دەست خۆش بێ بێگومان لە شەرعیشا وەروەلایانی پیرۆزی ئیسلامیشا خانمێکە نیقابەکە خودت باڵاپۆشیەکە بووی نامەحرەمێک یا خودت پیاوێک ڕەگەزی بەرامبەری لێبێ بە خۆی داپۆشێ بەو شلەوە جلوبەرگەی ئەگە بچیتە ناو مەجلیسێکەوە با بڵێن غەریبەن بە تۆ کۆمەڵێک خانمن لە ژوێنێکی داخراو نیقابەکەت هەر ئێڵی تۆ وی تەسیریان لەسەر دروستکە یا خود دەچیتە حاڵەتێکی یاسایی لای دەبێت ینی کە بەتەنها خانمان بن مەبەستیوە کە بەڵێ بەتەنها خانمان بن بەڵام نیان ناسی ڕەنگە ڕۆشتبی پێیان بڵێ ببن سەرەتا تووشی هەڵەیەک بووم با من ئەوە بڵێم ئەوە بوو کە لەگەڵ چەند برادێکمان چوومە دەرەوە ئەوان ئەوانش ناو سوۆشال میدیان دوو کەس بوونانی ناو سوۆشال میدیان ئەوانیش نیقابشتم نەکرد بوو بەجلێکی ترەوە ئاسایی تەنەرۆ و کراس ڕۆشتم لە چکێکم کرد بوو دەمامک و نیقابشتم نەکرد بوو وتیان حەزەکەین بتبینین و ئەوە میشتم باشە ئاسایی قەیچێکە خۆ کچن یان ئەو کاتەش زۆر بەڕاستی ماوەیەکی زۆر پێشێستا بووە ئێستا زیاتر خەڵک لەسەر شازم من ورد نابۆی تر ڕسممان گرت شەو بینیم چەند کچێک نامیان بۆ نردم دادە ڕۆژین ئەم ڕسمە تۆیت ئەوە چۆن شت بەدەم و چاوتەوە نییە نامم نار بۆ کەسێکە وتم چۆن شتی وات کردووە ئەوە وتی بیرم چۆتەوە و یان مەشغوڵ بووم بە ئینەکە بیم نەبوو دەم و چای تۆ ئەو بکەم ئێتە دوێ ئەوتم تا ینی چوومەتە ماڵان چوومەتە لای برادری خۆم ئاوا نانم خواردە لە ژێنی قابە کوتمە ئەبەت لای مەبەستەکەی هاوکارم شوان بۆ ئەو بوو لە کاتێکا کە تۆ ئەچیتە ناو کۆمەڵی خانمەوە نیقابەکەت بۆ ئەوە لا نابێت کە ئەوان کاریگەریان لەسەر دروست ببێت و ئەم حیجابی تویان لەلا خۆشەویست بێت یا خودەوەی ئەم ترسەیە چۆتە دڵتەوە ئەترسی وێنەیەکە بگرن و بڵاوی بکەن ئەوە هیچ ئەڵم لەو ڕۆژ ناخۆشە ینی بۆ منمونە بۆ کومنیا هەر کچێکی تر ئەوە شازەکەی بێت ینی ئاگادار بێت لە شتیوە بەڵام بۆ ئەوەی کە بەڵێ من ئەڵم ینی چوومەتە ماڵ برادری خۆم هاوسەکەم لەم لادانشەوە هاوسەکە و لابوو هەر بەرامبەرش نەبووە لام نەبردووە یان بچم بۆ ماڵ ڕەفیقەکەم ئەگەر بەس خۆم و ڕەفیقێکی نزیکم کە پێشتر منی دیوە یعنی 100% لی دڵنیام کە دوو ڕەفیقی وام هەیە مەگەر لای ئەوانە لای بەرم کە لە دەرەوە بین ئەگنا کە لە دەرەوە دابنیشم یا بچمە لای هەنێ برادرم یا شتێک لای نابم زۆر باشە خات و ڕۆژین کاتمان نەماوە دوا پەیامت بزانم بۆ خانمان چیە بێت دوا پەیام ئەوەیە کە یەکجار تەنها یەکجار حیجاب تاقی بکەنەوە یەکجار تاقی بکەنەوە ئەنجا هەست بۆ ئارامی بکەن هەست بۆ جوانی بکەن هەست بۆ هەموو ڕێز و شۆی کە لەم جلەیە ئەیدۆزنەوە کە لە هیچ شتێکی ترانیە بەڵام بە نێربوونیانی دین بە بێ نێربوونیانی بە بێڕەوش ناگەێنرێت من هەتا بەیانی بۆتان باس بکەم وا بکەن نیقابن لە چ بکەن بەڵام کە بە شازێکی ناشنگیاندم هیچ ناگات بەڵام کە من ئێستا ئەوەندەی کاریگەریم دروست کردێ بەهۆی ئەوەیە کە هەوڵمدا بە نێربوونیانی هەندێشت بگەێنم بۆ گەشتەوە بە هەندێک کەس و زۆر باشە زۆر سپاس بۆ خات و ڕۆژن مەحەدین چالاوان لە باری باڵاپۆشی زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز بە هاوکاری هاوکارانم لە کۆنتترۆل و پشتی کامێرا و هاوکارم شەیداخان بەرگەو بابەتەکانی ئەم ڕووی پرۆگرامی پامی ڕۆژمان پێشەشکردن بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ